میوانە بەڕێزەکان بەخێربێن ئێوارەتان باش. خۆشحاڵین لە ئێوارە کۆڕێکی پەروەردەی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە. هیوادارین بتوانین لە ڕێی بابەتەکەی دکتۆرەوە پامێکی پەروەردەی جوان بگەێنین بە دڵنیایی ئەشگاد ئینشاڵڵا و هەوڵ دەدەین ئێمەش ڕاو بۆ چوونەکان لە دوایەوە وەرگرین. لە چوارچەوەی کار و چالاکیەکانی تیمی پەروەردەی ڕێکخراوی ئازادبوون، ئەمە دووەمین چالاکی پەروەردەیە کە کۆڕی یەکەمان بۆ بەڕێز کاوانفەرەج لەسەر تەکنەلۆژیا و زیرەکی دەستکرد بوو کە ئەتوانین بڵێن هەم کۆڕێکی باش بوو، هەم جێی خۆی کردەوە لە ناو کۆڕ و بابەتەکەیەوە پێشنیار و سەرنجی باشیشترا لەسەری. ئەمێوارەش بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەریوان وریاقانەمان کردووە بۆ بابەتێکی تر کاویش لەژێر ناونیشانی پەروەردە و گرنگی دروستکردنی سەرەتای یەکسان. دیارە بابەتەکەی دکتۆر 45 خولەک ئەخانێت، دوای ئەوە میوانە بەڕێزەکان ئەتوانن سەرنج و بۆچوونەکانیان ئەگە پرسیارێکیان هەبوو ئەگەر سەرنجێکیان هەبوو ئاراسێ بکەن و قسەی لەسەر بکەین. هیوادارین بتوانین لە خزمەتان نابین. ئێساش فەرموو دکتۆر جان. باش، زۆر سوپاس. تەمەن پێشوەخت بە خێراتێکی گەرمی هەموو لایەکانەکەم و زۆر سوپاسی ئەم ڕێکخراواکەم کام هەلەی بۆ من ڕەخساند و سەرتاش حەزەکەم بەوە دەست پێ بکەم من خەبیری بواری پەروەردە نیم، ینی کەسێک نیم ئیشی ئەکادیمی و ئەو کارەی کە من لە زانکۆ ئەنجامیەدەم پەیوەندی بە پەروەردەوە هەبێ. بەڵام من مامۆستام، ینی من لە ساڵی 2006ەوە لە زانکۆی ئەمستردام هەم قوتابی دکتۆرا بووم و هەم دوای تریش وەکو مامۆستایە کارەکەم. یانی لەو بوارە شتێک ئەزمموی تایبەتیم هەیە کە ئەزمموی یەکێک لە زانکۆکانی ئەوروپایە و کەمدا زۆر پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە دۆخی پەروەردە لە هەرێمی کوردستانەوە نییە. لەبەرەوە ئەوەی کە من ئێڵێم، ینی ئەو قسانەی کە ئەمڕۆمەوێ لەگەڵ ئێوەدا بیکەم، ناچێتە بواری باسکردنی پەروەردە وەکو پەروەردە. یعنی من پەروەردە ناس نیم بۆ مانایی کە باس لەوە بکەم ئەبێ پەیوەندی مامۆستا و قوتابی چۆن بێت، باس لەوە بکەم ئەبێ منهەجی خوێندن بچ ئاراستەیەکە کار بکات و چ ناوەڕۆکێکی هەبێت، باس لە مەسەلەی تاقیکردنەوە و مەسەلەی پەیوەندی نێوان مامۆستایان و جەوی ناوخۆی قوتابخانەکان و باسی ئەو شتانە ناکەم. ینی لە ئەساسی شاوەکو وتمەوە بواری ئیشکردنی من نییە. هەروەها باسی ئەوە ناکەم کە سیستمی پەروەردەی ئێرە نوقسانیەکانی لە چیایەوە ئەکرێ لە ئاستێکە ئێمە خەریکی چاکردنی بین وەکو سیستمێکی پەروەردەی، ئەوە شانەکەوێتە دەرەوەی باسەکەی منەوە. ئەوەی من ئەمەوێ بڕۆ بیکەم، پەروەردە وەکو ڕەهەندێک لە ڕەهەندە گرنگەکانی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی فەرهەنگی لە وڵاتێکە. پەروەردە وەکو کۆمەڵێک دەستگا و پەیوەندی ئەو دەستگایانە بە کۆمەلگاوە و شێوازی ئیشکردنی ئەو دەستگایانە لە ناو گشتێتی ژیانی کۆمەڵایەتیە. ینی دیدەکە لە ڕاستیە دیدێکە ئەکرێ بچێتە بواری کۆمەڵاسی پەروەردە یاخود بچێتە بواری پەیوەندیەکی کەمی هەبێ بە فەلسەفەی پەروەردەوە ئەم شتانەوە. نەک ئەوەی من وەکو پەروەردە ناسی قسە بکەم، چکە من لەوە دڵنیام لەم هەواڵەدا چەندان کەسی تێدایە کە لەو بوارەدا زۆر لە من شارەزای و زۆر لە من ئاگاترە. هەروەها ڕاستیشدا نامەوێ باسیەوە بکەم پێ لەسەرەوە دابگرم، چونکە کە ئیشی پەروەردە بریتیە لە دروستکردنی کاراکتەرێکی عەقڵانی کە توانای تێگەیشتنی لە خۆی هەبێ، توانای تێگەیشتنی لەو ژینگەیە بێ کە تایەتی و توانای تێگەیشتنی لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و کۆمەلگایە بێ کە خۆی لە ناوایەتی. لەبەرەوە ئەمە بووە بە جۆرێک لە ئەوەی بە ئینگلیزی پێوتە common sense، ینی جۆرێکە لە هەستی گشتی، ئیحساسی گشتی و لە بۆچوونی گشتی کە لە هەموو کۆمەلگایەکە هەیە بەسەر جەمی ئەو کێشانەوە کە ئەم دیدە لە کۆمەلگای ئێمە هەیەی. کە تۆ لە کۆمەلگای ئێمە بازەوە بکەی یەکێک لە ئیشە هەرە سەرەکیەکانی پەروەردە بریتیە لە دروستکردنی بوونەوەرێکی عەقڵ کە توانای تێگەیشتنی لە خۆی و توانای تێگەیشتنی لە کۆمەلگاکە هەبێ، ڕەنگە ڕوبەڕووی
کۆمەڵێک کێشە ببینەوە لەگەڵ ئەوانی کە باوەڕیان پێە باوەڕیان بە جۆرێک لە بیرکردنەوە هەیە لە دەرەوەی عەقڵ لە دەرەوەی عەقلانیەت و لە دەرەوەی ڕوانین و تێبینی عەقلانی لەسەر دنیا. ئەو خاڵەی کە ئەمەوێت بە پلەی یەکەمەوە پێی لەسەردا بگرمەوەیە هەموو کۆمەلگایەک پێویستی بە کۆمەڵێک سەرەتایی یەکسان هەیە. مەبەست لە سەرەتایی یەکسان چییە؟ یعنی هەموو کۆمەلگایەک پێویستی بەوەیە ئەو ئەندامانەی لەو کۆمەلگایە ئاژین لە خاڵی سەرەتادا هەست بکەن کە یەکسانن بە کەسەکانی تر. کەسانی و هەمویان ئەگەری کراوە و فرسەتی هاوبەش و یەکسانیان لە بەردەمدایە. بۆ ئێم خاڵە ورد بکەمەوە من باسی ئەزمموی شخصی خۆمتان بۆکەم من لە ساڵانی کۆتایی ساڵانی 1960 ساڵانی 60 لە 3 ساڵە قوتابی بووم لە قوتابخانەیەکا بووم. ئەو قوتابخانەی کە منی تێدا بووم کوڕی مدیری ناحیەکەی تێدا بوو، ئەو پۆلی کە منی تێدا بووم کوڕی مدیری ناحیەکەی تێدا بوو، کوڕی دکتۆرەکانی شارەکەی شارۆچکەکەی تێدا بوو، کوڕی بازرگانەکانی تێدا بوو و منیش لە یەکێک لە خێزانە هەراژارەکانی شارەکەەوە لەناو هەمان پۆلا بووم لەگەڵیانە. ینی پۆلەکە بۆ ئێمە بۆ هەمومان جۆرێک لە سەرەتای یەکسان بوو کە لە ناویدا ئەوەی کە دەستنیشانی ئەکرد چ قوتابیەک لە قوتابیەکی کە باشترا نا پاشخانە کۆمەڵایەتەکەی بوو، نا سەرمایەی خێزانەکەی بوو، نە پێگە سیاسی و پێگە سەربازی و پێگەی دەسەڵاتی باوکودایک و کەسوکارەکەی بوو، بەڵکو توانای شخصی قوتابیەکان خۆیان بوو. یعنی ئەو قوتابخانەی کە من تێمدا خوێند خاڵێکی سەرەتایی یەکسانی تێدا بوو بۆ هەموو ئەو قوتابیانی کە هاتنەوە پۆلەوە و لە دوای ئەو خاڵە یەکسانەوە جیاوازیەکان دەرەکەوت. جیاوازیەکانیش وەکو پێتانم وت جیاوازی نەبوو لەسەر بنەمایی پارەداری دەوڵەمەنی پێگەی دەسەڵات، بەڵکو جیاوازیەکان لەسەر ئەساسی توانای شخصی ئەو قوتابیە دروست بوو بۆ چێ ئەیتوانی لەوانی تر باشتر بێ، چێ ئەیتوانی یەکەمی قوتابخانەکە بێ، چێ ئەیتوانی دووەمی قوتابخانەکە بێ، چێ ئەیتوانی سێمی قوتابخانەکە بێ، وانە هەمووی پەیوەندی بە کەسایەتی و بە کەسی قوتابیەکە خۆیەوە بوو. لێرەوە بە بۆچوونی من لە ساڵانی 60 گەرچی ئێمە لە ناو سیستمی ماسا چوینە قوتابخانەکانەوە، بەڵام لە قوتابخانە هەڵگری ئەو سەرەتا یەکسانە بوو. ینی ئەو سەرەتا یەکسانەی ئەبەخشی بە هەموو قوتابیەک کە ڕێیەکەوتە ناو سیستمی خوێندنەوە لە عێراقا و ئەمە چوو بۆ قۆناغەکانی تریش. ینی دوایەوە کە چوویتە مامناوەندی، دوایەوە کە چوویتە زانکۆ، ئەمانە هەمووی ڕۆی لەگەڵیان، ینی لەگەڵیان ئەو فۆرمێک لە سەرەتا یەکسانە بوو. تەمان بەعەز هینی هەبوو، پێگەی تایبەتی هەبوو بۆ باسیەکان خۆیان. مەسەڵەن من کاتی خۆی کە لە زانکۆی مسڵسریا بە ماستەرم خوێند لە بواری ئیدارە ئیقتصادا 15 هینیان هەبوو، 15 شوێنیان هەبوو بۆ ماستەر، 5 شوێنیان بۆ باسیەکان تەرخانکرابوون، دەکەی تری بە منافسە بوو، دەکەی تری کراوە بوو لە بۆ منافسەکردن لە بەردەمی ئەو قوتابیانی کە پێشکەشی ئەو هینیانە کرد. ینی بەمانەیە لە ماناکان سیستمی خوێندن لەو قۆناغەدا سەرباری کاراکتەری خراپی بەعەس و سەرباری فۆرمی دیکتاتۆریانەی ئیشکردنی بەعەس لەناو کۆمەلگای عێراقیدا، بەڵام بەمانەیەک لە ماناکان شتێک لە سەرەتای یەکسانی ئەبەخشی بە بۆ قوتابیانی کە ئاچوونە ناویەوە و ئەوە بووە هۆی ئەوەی کە تۆ قوتابی بتوانی پێگەی کۆمەڵایەتی خۆت بگۆڕی لە ڕێگای خوێندنەوە. لە ڕێگای خوێندنەوە ئەتوانی پێش بکەوی، ئەتوانی دوایتر خوێندنی باڵا بخوێنی، ئەتوانی ئیشێکی باشت دەستکەوێت لەسەر بنەمای ئەو خوێندنی کە خوێندبووت بە هەموو نوقسانی و خراپەکاریەکانی سەردەمی سیستمی خوێندنی ماسەوە. ئەوەی کە من ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دایبینم و بە کێشەی ژمارەیەکی ناو سیستمی پەروەردەیی کۆمەلگای ئێمە بینم، بریتیە لە تێکچوون و نەمان و ئەمانەیە لە ماناکان وێرانبوونی ئەم سەرەتا یەکسانە لە بەردەم بەشی هەرە زۆری قوتابیانی هەرێمی کوردستانە. ئەمەش لە چۆ دێت؟ بە بۆچوونی من دوو بنەمای هەیە. بنەمای یەکەمیان بریتیە لە بە بزنسکردنی سیستمی خوێندن لە هەرێمی کوردستان. ینی لە 15 ساڵی ڕابردوودا
لە هەرێمی کوردستاندا بۆ یەکەمین جار سیستمی خوێندن و سیستمی پەروەردە لە هەرێمی ئێمەدا ئەبێ بە بەشێک لە بازار و لۆجیکی بازار و لۆژیکی پەیداکردنی قازانج و کەڵەکەکردنی سەرمایە ئەبێ بۆ لۆژیکەی کە لە پشتی ئیشکردنی سیستمەکەەوە هەیە. و ئەمە خاڵی دووهەمیان کە یا خاڵی سەرەکی ینی خاڵی بە بزنسکردنی سیستمی خوێندن و خاڵی دووەمیان بریتە لە بە تایبەتیکردنی سیستمی خوێندن. ئەنی ئێوە ئێزانن ژمارەیەکی ێزگار زۆر قوتابخانەی تایبەتی کراوەتەوە لەو قوتابخانە تایبەتانە مناڵی خەڵکەکانی بەشی هەرە زۆری لێ کۆمەلگای ئێمە ڕێی ناکەوێتنەوە قوتابخانانەوە بەڵکو مناڵی بەشی سەرەوەی کۆمەلگاکە نوخبەی دەسەڵاتدار لە وڵاتەکەدا بازرگانە گەورەکان دەوڵەمەندەکانی شار دەوڵەمەندەکانی دوایی ڕاپەڕین ملیۆنێرەکان ئەوانە ڕیانەکەوێتە ناو ئەو سیستمە تایبەتەوە کە تێیدا لەناو ئەو سیستمەدا بە زمانی جیاواز و منهەجی جیاواز و دەرسی جیاواز وەشتی جیاوازە خوێنن. یعنی دابەشبوونێکی دروست کردووە لە نێوان خوێندنی گشتی لە وڵاتەکەدا لەگەڵ ئەو خوێندنە تایبەتەی کە لە ناو قوتابخانە تایبەتەکانە لە وڵاتەکەدا دروست بووە. ئەمەم کێشەی ئەمە چییە؟ کێشەی ئەمە ینی کێشەی ژمارەیەکی ئەوەیە وەکوتم سندنەوەی ئەو سەرەتا یەکسانەیە کە تۆ گەپتەوەی کۆمەلگایەک دروست بکەیت لانی هەرەکەمی دادپەروەری تێدا بێ و لانی هەرەکەمی ئەگەری پێشکەوتنی کۆمەڵایەتی و جێگۆرچەی کۆمەڵایەتی تێدا دروست بێت لە کۆمەلگاکەیە سێریتەوە و لە بەشێکی زۆری کۆمەلگاکەیە سێریتەوە. ینی بەراوردێکی بچووکی نێوان قوتابخانە تایبەتەکان و ئەو قوتابخانانەی کە قوتابخانەی گشتین بیکەی تێدەگەیت کە دوو دنیای لە یەکتری تەواو جیاوازن، دوو جۆر لە بەشەری جیاواز دروست دەکەن، دوو جۆر لە تاکە کەسی جیاواز فڕێدەن ناو کۆمەلگایەوە. ئەوانەیە لە قوتابخانە گشتیەکان ئاخوێنن بە شێوەیەکی گشتی هەمووینە بە شێوەیەکی گشتی بێشانسن، بە شێوەیەکی گشتی ئەگەری پێشکەوتنیان لە بەردەمدانیا، بە شێوەیەکی گشتی ئەگەری جێگۆرچەی کۆمەڵایەتیان نییە. بەڵام ئەوانەی کە لە ناو قوتابخانە تایبەتەکان ئاخوێنن بە شێشیان لە بەردەمی ئەوەدان لە ئایندەیەکی نزیکدا ببن بە حکومڕانانی ئەم وڵاتە و ببن پێگە ئیداریە گرنگەکان و پێگە سیاسیە گرنگەکان و دەستگا گرنگەکانی کۆمەلگاکە ببن بەڕێوە. لێرەوە بە بۆچوونی من کێشەیەشی جەوهری لە ناو کۆی سیستمی سیاسی ئێمەدا هەیە کە چارەسەرکردنی ئاسان نییە. یعنی ئەو پرۆسەی جیاکردنەوەی خوێندنی تایبەت لە خوێندنی گشتی لە سەرێکەوە خوێندنی تایبەتی کردووە بە گێتۆ، کردوێتی بە گێتۆیەکی داخراو، کردوێتی بە ڕووبەرێکی داخراو کە تەنها کراوەیە لە بەردەم مناڵانی چینی ناوەڕاستی و چینی سەرەوەی کۆمەلگاکە و وەدای بڕیوەدای خستووە لە بەردەم بەشەکانی تری کۆمەلگاکەدا. ینی گێتۆیەکی دروست کردووە هەمان ڕنگدانەوەی ئەو گێتۆ کۆمەڵایەتیانەیە کە ئێمەیان بینین. ئێوە لە 20 ساڵی ڕابردوودا سێری شارەکانی کوردستان بکەن، شارەکانی کوردستان لە ڕاستیدا لەوە کەوتون شار بن بەو مانایی کە بۆ نمونە یەک مەجای گشتی ئەوەی بە ئینگلیزی پێوترێت پابلیک سفێرێکی هاوبەشیە بێ، ینی مەجالێکی گشتی هاوبەشیە بێ، جۆرێک لە کۆژگیری لە نێوان شارەکانە هەبێ. من کامجاراتمەتەوە بۆ کوردستان شوقەیەکم لە یەکێک لە شوێن شارەکانی سلێمانیا گرتووە، بە سەیتەرا چیتە ناوی و بە سەیتەرا چیتە دەرەوە لە شوقەکە. ینی گێتۆیەکی داخراوە شوێنی دەوڵەمەندەکانی شارە و لە هەموو شارێکی کوردستانە چەندان گێتۆی لەم بابەتە دروست بووە. تێیدا ئەو بەشەی کۆمەلگای ئێمە کە پارەدارە، سەرمایەدارە، حکومڕانە، دەسەڵاتی سیاسی، دەسەڵاتی سەربازی لەژێر دەستایە، جێگە و شوێنی ژیانی خۆیان و شوێنی ژیانی کەسوکارەکانیان دابڕانوە، جیان کردوەوە لە شوێنی ژیانی خەڵکی ئاسایی کۆمەلگاکە و شوێنی ژیانەکەشیان بە پارێزراوە. ینی شوێنێکە لە ڕووی ئەمنیەوە ئەبێ بە ناو بازگەدا بڕۆیت، کاچتە ژوورەوە ئەبێ بڵێ بۆ لای کێچیت، کامێرای تێ ڕسم دەگرێت. ئەمە بەسمەوەیە فۆرمێک لە گێتۆکردنی کۆمەڵایەتی لە وڵاتەکەدا دروست بووە. ئەم فۆرمە لە گێتۆکردنی کۆمەڵایەتی ڕاستەوخۆ فرێدراوەتە ناو سیستمی پەروەردەخۆشیەوە.
ئەمە واکات ینی سیستمی پەروەردە تەنها سیستمێک نەبێت لەسەر قازانجیش بکات ینی کەرتی تایبەتی پەروەردە کەرتێک نییە تەنها مەبەست لێی پەیداکردنی پارە بێت و بە بازاڕکردنی بێت بە مەبەستی کەڵەکەکردنی سەرمایە بەڵکو لە پاڵیا نەقڵکردنی ئەو لۆجێکی بە گێتۆکردنی کۆمەڵایەتی شارەکان و بە گێتۆکردنی ژیانی کۆمەڵایەتیە بۆ ناو سیستمی پەروەردە و لێرەوە وێرانکردنی سەرتاسەری ئەو سەرەتا یەکسانەی کە هەموو کۆمەلگایەک لە کۆمەلگاکان پێویستی پێێتی و یەکێک لە زەحمەتیەکانی ئەو دۆخەی سیستمی ئێستای پەروەردە ئەوەیە کە توانای ڕیفۆرمکردنی زۆر لاوازە ینی بەبێت دەستکاریکردنی سەرجەمی ئەو دید و جیهانبینیەی کە شارەکانی بەگێتەوە کردووە ژیانی کۆمەڵایەتی ئەمە بەگێتەوە کردووە لە سلێمانیدا چەندان کافێ هەیە لە 1970 خەڵکی ئەم شارە ناتوانێت بچێتە ناوی لەبەرەوەی نرخی ئەو کافیانەی مێردوانیشانەیە لێرە لەبەرەوەی وایفایەکەیان باشەوە لەبەرەوەی جارجار پێویستم بەوەی لە شوێنێکی منە بمیش بکەم هەچم بەڵام نرخی بەرداخێک قاوا لەو چاخانە لەو کافیانەدا لە نرخی ئەو قاوەیە گرانترەکە من لە ئەمستردام لە کافەیەکای کڕم ئەوەیە بێڵێم تەنانەتەوەی کە فیلسوفێکی و هەبرماز ناوێنێ پابلیک سفێر مەجای گشتی مەجالێکی وا بەگێتەوە کراوە کە کراوە نییە لە بەردەمی بەشی زۆری دانیشتوانی ئەم شارەدا مەزەن تۆ ئەگەر لە شارێکی و ئەمستردامدا بژیت و بێ ئیشیشی بیت بەهۆی پارەی بێکاریەوە و بەهۆی کۆمەکی کۆمەڵایەتی ئەو دەوڵەتی کە ناوی دەوڵەتی خۆشگوزەرانیە لە هۆڵەندەدایە ئەو کەسەشی کە کارینیە توانای چوونە ناو ئەو کافەیە و چاخانەی هەیە بەڵام لە باتیەوەی دوو قاوەخوایە قاواخوا بەڵام لێرە پرۆسەی بەکێتۆکردنی ژیانی کۆمەڵایەتی ئەمە تا ئەو ڕادەیە ڕۆیشتووە کە تێیدا بەشێکی زۆری ئینسانی ئێمە خەڵکی ئەم شارە ئەسڵەن هەرڕێی ناگەبێتە ناو بەشێک لەو شوێنە گشتیانەوە کە لە شارەکە دروست کراوە جا ئەم لۆجیکا ینی کە نەقڵ کراوە لە ڕێگای بە تایبەتیکردنی پەروەردەوە نەقڵ کراوە بۆ ناو بواری پەروەردە دەستکاریکردنی زەحمەتە چکە دەستکاریکردنەکەی بریتە لە پشتیەوە پێویست دەستکاریکردنی ئەو عەقڵیەتی بە گێتۆکردنی سەرجەمی ژیانی کۆمەڵایەتی ئێمەی لە پشتە و ئەمەوە کات بۆ نمونە خەڵکێکی هێزگار زۆر لە وڵاتەدا باوەڕی بە خوێندن نەبێنێ و بڕوانامە ئەو نرخەی نەبێنێ کە جاران هەیبووە و خوێندن ئەگەرێک نەبێت بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی و ئەگەرێک نەبێت بۆ جێگۆڕکەی کۆمەڵایەتی منەگەر باسی ئەزمموی ماڵی خۆمان بکەین ماڵی خۆمان بکەوە ئێمە 5 خوشک و 5 برابووین لە یەکێک لە هەژارترین خێزانەکانی شاری سلێمانیە یەکێک لە هەژارترینەکانیان بووین ینی لە خوارەوەی کۆمەلگاکە بووین بەڵام بەهۆی ئەوەی ئێمە هەمومان خوێندمان و دوای خوێندن هەمومان لە خوێندنا باش بووین من خوشەکانم هەمویان خوێندی زۆر باشیان خوێنەمویان زانکۆیان تەواو کرد دوای تەوزی بوون بەهۆی خوێندنەوە و بەهۆی ئەو بڕوانامەیەوە کە دەستمان کەوت ئێمە پێگەی کۆمەڵایەتی خۆمان لە خوارەوەی کۆمەلگاکە بەرز کردەوە بۆ چینی ناوەڕاستی ئەم کۆمەلگایە و دوای ماوەیەک مەسەن خوشک و براکانم سیارەیان کڕی خانوویان کڕی ئەم شتا بەڵام ئەم ئەگەری جێگۆڕچی کۆمەڵایەتیکردنا لە ناو ئەزمموی پەروەردە لە وڵاتی ئەمەدا ڕاستیدا ئەگەرێکی داخراوە و یەکێک لە وەزیفە سەرەکیەکانی ئەو خوێندنە تایبەتەی کە دروست کراوە بریتیە لە ڕێگەگرتن لە ڕێگرتنە مۆنۆپۆلکردنی کۆی ئەو پێگە گرنگانی کە لەم وڵاتەدا هەیە مۆنۆپۆلکردن و قۆرەخکردنی سەرجەمی ئەو ئاستانەی ژیانی کۆمەڵایەتی کە بە خەڵک شتێک لە هێمنی و شتێک لە دڵنیاییە بەخشێ لە ژیانیانە خاڵێکیکە کە ینی ئەو قسانی کە من یکەم تەمان پاشخانێکی فکری هەیە حەزەکەم کەمەشێک لەسەر پاشخانە فکرەکەشی دۆستم فەیلسوفێکی ئەمریکی هەیە ناوی جۆن ڕاوزە کتێبێکی زۆر گرنگی هەیە لەسەر مانایی لەسەر بە ناوی تیۆرەی دادپەروەری لە ساڵی هەفتاویەکان نووسیوتی ئەم کتێبە بەیەکێک لە کتێبە هەرە گرنگەکانی فەلسەفەی سیاسی سەدەی بیستەم دانرێ
فکرەی هەرسەرەکی ئەو کتێبە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە هەموو کۆمەلگایەک پێویستی بەلانی کەمی دادپەروەری هەیە ئەجینا لە کۆمەلگابوو نەکەوێت و ئەو لانی هەرەکەمی دادپەروەریەش شتێک نییە پێدراو بێت، ینی دادپەروەری شتێک نییە بە غەریزە لە ناو ئینسانا بێت یا بە غەریزە لە ناو کۆمەلگادا بێت، بەڵکو پەیوەندی بە شێوازی ڕێخستنی ئیشکردنی دەستگا سەرەکیەکانی ناو کۆمەلگاکەوە هەیە، پەیوەندی بە شێوازی ڕێخستنی پەیوەندی نێوان چینە کۆمەڵایەتیەکانەوە هەیە و پەیوەندی بە توانای بەخشینی ئەگەری جێگۆڕچەی کۆمەڵایەتی بە بەشێکی گرنگی خەڵکی کۆمەلگاکە هەیە. جا ئەو لەو کتێبەدا باس لەوە کات ئەڵێت طبعاً ئەو کتێبەکەی سەر بە جۆرە کتێبانەیە کە باز لە پەیمانی کۆمەڵایەتی ئەکاتەوەی هەموو کۆمەلگایەک پێویستی بە پەیمانێکی کۆمەڵایەتیە لەو پەیمانە کۆمەڵایەتیەدا لەسەر ئەوە ڕێک بکەون کۆمەلگاکان بە چ جۆرێک ڕێک بخەن. ئەوەی سەیرە ئەوەی کە ئەم فیلسوفە لە فیلسوفەکانی دیری پەیمانی کۆمەڵایەتی جێهاگاتەوە ئەوەیە ئەو وەڵێ با گریمانی ئەوە بکەین فەرزی بکەین ئێمە هەمومان لەم گۆڵەدا بۆ نمونە لە بەردەمی هینێکا وەستاوین پەردەیەکا وەستاوین و ئەو پەردەیەوەمان لێیەکا دەرەوە نەبینین و ئێمە هیچ یەکێکمان نەزانین ئەگەر دەرەوە کۆمەلگایە ئێمە هیچێکمان نەزانین ئەگەر چوینە ناو کۆمەلگاکە ئایا ئەبین بە ژن ئەبین بە پیا و دەوڵەمەنین یا هاژارین نەخۆشین یاخود نەخۆش نین ڕەنگی پێسمان سپیە یاخود ڕەشە پارەدارین یا پارەدار نین ئەڵێ ئەمانە نەزانین و بە ئێمە بڵێن ئێوە هیچ شتێک لەمە نازانن ئەو پێگە کۆمەڵایەتی کە چنە ناویەوە چییە و نازانن چۆنیش بیرەکەنەوە کە چوونە دەرەوە مەسەرەن لە دەرەوە یەکێگەیە مارکسی یەکێگەیە لیبراڵە یەکێگەیە ناسیۆنالیستە ئەڵێ ئێوە کە لەم شوێنەدا دانیشتون ئەوانە نازانن ئێوە چۆن ئەتانەوێ کۆمەلگایەک دروست بن کە تایە بتوانن هەمووتان بە یەکەوە بژین. ڕاوزەڵێ هەموو ئەوانەی کە لە دۆخێکی لەو بابەتە دانیشتون ئەتوانن زۆر بابەتیانە بیر بکەنەوە چونکە ئەکرێت کە من چوومە دەرەوە لەوێ وەکو کەم ئەندامێک بم کەم ئەندامێک بم بەڵام من لەناو هۆڵەدا وەکو کەسێکی عەقڵانی قساکەم ئەگەر کەم ئەندامم یەکێکی ترە کە دەتوانێت کە چووە دەرەوە پیاوات ئەکرێ ببێ بە ژن وەکو ژن بچیتە ناو ژیان ئەگەر پێگەت ژن بێت چیتەوێ لەبەرەوە وەڵێ ئەوەی کە کۆمەلگا پێویستێتی بە پلەی یەکەم بریتە لە دادپەروەری تۆ کۆمەلگایەک تەوێ دادپەروەری ئاکاری ژمارەیەک و ئاکاری سەرەکی ئەو کۆمەلگایە چکە تۆ ترست لەوە هەیە بۆ نمونە هەژار بیت هەژار بیت و پێگەیەکی کۆمەڵایەتی خراپت هەبێت و نەتوانیت ئازار بیت و نەتوانی پێشبکەویت ئەمەد ناوێت ئێکامەد ناوێت کەواتە تۆ پێویست بە کۆمەلگایەکە ئەمەی قبوڵ نەبێت یاخود مەسن تۆ وەکو خانمێکە چتە یا وەکو ڕەشپێستێک لە دەرەوەی ڕەشپێست ئەوەی ئۆنسوریەتی بەرامبار بەکاندێنرێت وەکو ناشرین سیر دەکرێت وەکو کەمتر لە ئینسانی سپی پێست تەماشاکرێت کەڵێت تۆ ناتەوێت کە چویتە دەرەوە وەکو ڕەشپێستێک بژیت و ڕەشپێست بیت لەبەرەوە فکرەی هەرسەرەکی لایەن فەیلسوفاڵەیە ئەگەر ئەو خەڵکانەی لە ناو هۆڵەکە دانیشتونیە لە پشتی ئەو پەردەیەوە دانیشتون فکرەی هەرسەرەکی وەیە ئێمە پرنسیپی سەرەکی کە ئەو کۆمەلگایە بێ ببا بەڕێوە بێ پرنسیپی دادپەروەری بێ و پرنسیپی یەکسانی بێ ئێمە هەمومان پێویستە لە شوێنێکی دیاریکراودا یەکسان بین و ئەو شوێنە دیاریکراوە کە ئەو باسیەکە بریتە لە دەستگا سەرەکیەکانی ناو کۆمەلگا و ئەکرێت بیبێت ئەو فکرێ بەسینەوەی کە دەستگای پەروەردە ئەبێ ئەو دەستگا سەرەکیە بێت کە تێیدا هەلو و فرسەتی گەشەکردنی یەکسان بخاتە بەردەمی هەموو ئەو تاکە کەسانەوە کە لەو کۆمەلگایە داژین ئێمە ینی و ئەمە بڕیارێکی عەقڵانیە ینی هەر یەکێک لە ئێمە بۆ ئەوەی کە چووە دەرەوە نەچەوسێنرێتەوە پەراوێز نەخرێ ژیانی لێتاڵ نەکرێ پێویستی بەم پرنسیپی یەکسانی و بەم پرنسیپی دادپەروەریە هەیە و لێرەوە پرنسیپی دادپەروەری ئەبێ بە بنەمای سەرەکی بەشێکی زۆری ئەو دەستگایانە ئەبێ بێ ئەو دەستگایانەی کە کۆمەلگاکە بەڕێوا بن لە پەیوەندیدا بە پەروەردەوە وەکوتم پەیوەندیدا بە پەروەردەوە بریتە لە دەستەبەرکردن و دروستکردنی ئەو سەرەتا یەکسانە.
ئەوەی خاڵێکی تر کە بەلای منەوە گرنگە باسی بکەمەوەیە لە مێژووی ئەم ناوچەیەدا بە درێژایی مێژوو لە ڕاستیە بە درێژایی مێژووی سیستمی خوێندن لەم ناوچەیەدا تا دروستبوونی سەردەمی واستە و واستەکاری و قۆرخکردنی هەموو شتێک سیستمی خوێندن سیستمێکی کراوە بووە لە بەردەم بەشی هەرزۆری کۆمەلگاکاندا ینی خوێندنی تەقلیدی دینی کە لەم ناوچەی ئێمەدا خوێندی باڵا دەست بووە ئەگەری ئەوەی بەخشیوە بە مناڵێک کە چۆتە ناو قوتابخانەکەەوە بتوانێت پێش بکەوێت. من کۆرسێکمەیە لە زانکۆی ئەمستردام لەگەڵ لەسەر گەشەکردنی ئایدۆلۆجیاکان لە خۆرڵاتی ناوەڕاستە لەگەڵ تەلەبەکانە تێکستێک خوێنینەوە لەسەر سەدەی حەفدام تێکستەکە باس لە مناڵێکی میسری ئەکات لە گوندێکی باکووری میسر لەدایک بووە بە مناڵی باوکی ئەمرێت هەتی وەکەوێت مامی ئەیگرێتە خۆی ئەیخاتە قوتابخانە ئەم مناڵێکی زیرەکە بێ لە قوتابخانەی دینی تەبەن لە میسریە و قۆناغەدا قوتابخانەی دینیە بووە لە فەقێتی وەمانە ئەیبڕێت و قوتابخانە دینیەکان تەواوکە دوایە چێتە ئەزهەر ئەزهەر یەکێکە بێ لە مامۆستاهارە زیرەکان و ڕۆباشەکان لە پاڵ خوێندنی دینیدا گرنگێکی گەورەش بە خوێندنی زانستە نادینیەکانەدا وەکو ماتماتیک و فەلەکناسی و پشتانە ئەم مناڵە لە گەشەی خۆیدا لە دوجاردا ئەبێ بە سەرۆکی زانکۆی ئەزهەر لە میسر ینی مناڵێکی هەتی و کەوتوو بێباوک لە لادەیەکی چەپەکی میسردا ئەکەوێت ئەچێتە خوێندنەوە و دوایی گەشەکات و گەشەکردنەکە ئەیکا بە سەرۆکی گرنگترین زانکۆ لە هەموو جیهانی ئیسلامیدا لە سەدەی هەفتام و هەژدامدا. یان ئەم نمونەیە لە دنیای ئەمڕۆدا لە بەردەمی لەوانەیە لە میسریشدا لە بەردەمی هەمووی 5 مناڵ 6 مناڵ بێت مناڵی خێزانە گەورەکان خێزانە دەوڵەمەندەکان ئەو مناڵانەی سەر بە خێزانە دەسەڵاتدارەکان سەڵاشی لە دەسەڵاتدارەکان یا بە حیزب دەسەڵاتدارەکان ینی ئەوەی کە ئەمڕۆ ڕوو ئەدات ئەم ڕوودانەیەوەی کە ئەو سەرەتا یەکسانە لە ناو سیستمی خوێندندا نەماوە ئەوەی کە ڕوودات ڕێک ناکۆکە بە کەلەپوری خوێندن و بە کەلەپوری فێربوون بە درێژایی مێژوویەکی درێژی مێژووی قوتابخانە و مێژووی فێربوون و مێژووی فێرگەکان لەم ناوچەی ئێمەدا. ینی ئێوە بیەنە پێچاوی خۆتان چ مناڵێک ئەمڕۆ لە قوتابخانەیەکی گشتی کە لە شاری سلێمانی یا لاولێر یا شوێنە کارخانەیە ئەتوانێت خەوی ئەوە ببینێ بێ سەرۆکی زانکۆی سلێمانی. سەرۆکی زانکۆی سلێمانیە مازانین بەناو دەیان بازنەی هەڵبژاردندا تێپەڕێ کە هیچ بازنەیەک لەو بازانە پەیوەندی بە توانای شخصی کەسەکەوە نیە و پەیوەندی بە پاشخانی زانیاری و زانستی کەسەکەوە نیە بەڵکو کۆمەڵێک حڵقاتی و بازنەی دیاریکراوە دروست کراوە لە بەلۆجیشی ئەو بە گێتۆکردنی هەموو شتێک گێتۆکردنی سیاست بە گێتۆکردنی دەستگاکان بە گێتۆکردنی شارەکان. ینی ئەوەی کە ڕووەدا لە ڕاستیدا ینی ناکۆکە تەواو ناکۆکە بە مێژووی فێربوون و بە مێژووی خوێندن لەم ناوچەیەدا کە تێیدا خوێندن یەکێک بووە لە ئامرازە هەرە سەرچیەکانی دروستبوونی جێگۆڕکێی کۆمەڵایەتی تۆ لە مناڵێکی بێباوکی هەژاری گوندێکەوە ئەبی بە سەرۆکی یەکێک لە زانکۆوارە گرنگەکانی دنیای ئیسلام سەدەی هەفتامدا. ئەمە یەکێکە ئەمە ینی لە دیدی مندا کێشەی ژمارەیەک و دارستەرێکی ئەمڕۆی ناو سیستمی خوێندنی ئێمەیە. طبعا ئەمە دوو کێشەی گەورە دروست دەکات. کێشەیەکیان ئەوەیە ڕێ لەوە دەگرێت کە شتێک دروست بێت بە ناوی هاوڵاتیەوە هاوڵاتی بوون و هەستکردن بەوەی کە تۆ بەشێکی لە نیشتیمانێک و نرخێک و بەهایەکی تایبەتت هەیە لەو نیشتیمانەدا کە لانی کەم لە سەرەتای سەرەتاکانە یەکسانە بە کەسەکانی تر. ینی یەکێک لە شوێنەکانی لە کارخانەکانی دروستکردنی هاوڵاتی و دروستکردنی کەسێک کە ئینتیمایەکی نیشتیمانیانەی بۆ وڵاتەکەی خۆی بۆ شارەکەی خۆی بۆ دنیای کۆمەڵایەتەکەی خۆی هەبێ بریتە لە سیستمی خوێندن. بە بۆچوونی من یەکێک لەو ئەرکانی کە ئەمڕۆ سیستمی خوێندن لە دنیای ئێمەدا لە دەستی داوە بریتە لە توانای دروستکردنی هاوڵاتی
بەمانای کەسێک کە لەوە دڵنیا بێت کە کۆمەڵێک مافی هەیە و لەوە دڵنیا بێت کە کۆمەڵێک بەرپرسیارەتی لەسەرا و لەو خاڵی ماف و لەو خاڵی بەرپرسیارەتەدا یەکسانە بە کەسەکانی تر. دووەمیان لەڕاستیدا بریتە لە فەشەلی دروستکردنی هەستکردن بە بەرپرسیارەتی، یعنی کە سیستمی پەروەردە لەوەدا سەر ناکەوێ و توانای ئەوەی نییە هاوڵاتی دروست بکات و توانای ئەوەی نییە ئەو سەرەتا یەکسانە بە مناڵانی وڵاتە بە خەڵکە جیاوازەکانی وڵاتەکە بەخشێ، بەدیوی ئەو دیدا جۆرێک لە ناکۆچی دروست دەکات لە نێوان ئەوانەی لە بەشی سەرەوەی کۆمەلگاکان، ئەوانەی کە مامۆستا باشەکانی وڵاتەکە بە پاراخەنن و قوتابخانەکانی خۆیانەوە زمانی بێگانە فێرە بنتیایدا و پۆلەکانیان بچووکترە و بە شێوازێکی جیاواز مامەڵاکرێن لە مناڵانی قوتابخانە گشتیەکاندا جۆرێک لە ناکۆشی دروست دەکرێت و جۆرێک لە دوژمناتی و شەیەکی گەورەیە، بەڵام ڕێ لە دروستبوونی ئەو کۆگیریە ئەگرێت کە هەموو کۆمەلگایەک پێویستی پێێتی. آخر خاڵ بمێ قسەی لەسەر بکەم، کەمێکێک دەوەستم لەسەر دۆخی ئەو قوتابخانانەی کە لە دروست کراوە قوتابخانە تایبەتانە و ئەو کێشانەی کە ئەو قوتابخانە تایبەتانە بۆ بەشێک لە مناڵانی کۆمەلگای ئەبێ دروست دەکات. من پار یەکێک لە تەلەبەکانم ئەتڕحەیەکی ماجستێری لەسەر قوتابخانە تایبەتەکانی شاری سلێمانی نووسی لەسەر 13 قوتابخانە و هات قوتابیەکە لە ئەمستردامەوە گەڕایەوە بۆ سلێمانی، لێرە چاوپێکەوتنی لەگەڵ کۆمەڵێک مامۆستا و لەگەڵ دایک و باشی کۆمەڵێک لە قوتابەکان کردبوو، کۆمەڵی کێشەی گەورەی بۆ دەرکەوت. یەکێک لەوانە ئەوەیە پەیوەندی ئەو مناڵانەی کە لەو قوتابخانەدا خوێنن بە کۆمەلگاکەوە بە تەواوەتی ئەشڵەژێ، یعنی لەو قوتابخانەدا جیلێک پەروەردە بێ ئێستا ناتوانن بە کوردی بخوێنەوە. من خۆم لە کەسە نزیکەکانی خۆم مناڵی کەسە نزیکەکانم لەو قوتابخانەدا خوێنن و زمانی زمانە کوردیەکان خراپە، نەکەر خراپە بۆ قسەکردن، بەڵکو توانای خوێندنەوەی لە پڕێکیان بە کوردی زۆر لە زەحمەتە و ئەمە کێشە سەرەکیەش نیە، ئەگەر کێشەیەکی هێزگار گەورەیە، بەڵکو ڕوانینیان بۆ نووسینی کوردی، بۆ ئەدەبیاتی کوردی، بۆ کتێبێ بە کوردی نووسرابێ ڕوانینێکی زۆر کەم بایەخا و کتێبە کوردیەکان و نووسینە کوردیەکانیان زۆر پێکەمترە لەو شتانێکەوان بە زمانی ئینگلیزی و بەمانەی خوێنەوە بە زمانەکانی کەی خوێنەوە و لێرەوە یەکێک لەو دایکانەی کە و قوتابی من چاوپێکەوتنی لەگەڵا کرد بوو باسی لەوەیە کرد کە تەنانەت لەگەڵ کچەکەیدا ناتوانێت بە باشی قسە بکات، چونکە زمانی سەرەکی کچەکەی زمانی ئینگلیزیە، زمانی دایکەکە زمانی کوردیە، ئەڵێ زۆر جار کە قسە ئەکەین لەگەڵیان بابەتەکە تۆزە گاڵۆزە بێ کچەکەم بە ئینگلیزی قسەکە من بە کوردی بە لە بەرامبەری ئاساوم پێی تێناگەم. ئەم لێ تێنەگەیشتنە دۆخێکی بەربۆچوونی من دۆخێکی تاکە کەسی نییە و دۆخێکی کۆمەڵایەتیە، تۆ نەوەیەک لە مناڵ دروست دەکەیت هیچ شتێک نیان باتەوە ناو کۆمەلگای کوردی، نە زمانەکەیان، نە ئەو مێژوو ئەدەبیاتی کە خوێندویانەتەوە، نە ڕوانینیان بۆ کتێب و بۆ نووسین و بۆ ئەدەبیات و شتانە و بەشی هەرە زۆریشیان لە دوای قوتابخانەوە کە دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان لەسەر ئایپات و لەسەر موبایلی تەلەفۆنی موبایلن بە ئینگلیزی لەگەڵ دەیان کەسی ترە، هەندێکیان لە ناو کوردستان، هەندێکیان لە دەرەوەی کوردستان قساکەن و نەوەیەک دروست دەبێت لە دیدی مندا تەواو نامەوە بێ بە کۆمەلگایەوە. طبعا دایک و باوکەکان دڵیان بەوە خۆشحاڵێن ئەمانە زمانی ئینگلیزی فێربوون و زمانی ئینگلیزی دەرگای گەورەیان بۆ کاتەوە و بۆ کارکردن و بۆ پێشکەوتن. بەڵام بە بۆچوونی ئەمە خورافەتێکی گەورەیە، ینی کارکردن بە زمانی ئینگلیزی لە وڵاتی ئێمەدا ینی کاریی کەمە، ینی بۆ خەڵکی کەم، بواری کەمە، بواری ئەوەی کە تۆ لە سلێمانیدا بە ئینگلیزی کار بکەیت بڵێن وا 100 ئیشە بوو، بڵێ 200 بوو، بڵێ 500 بوو، بڵێ 1000 بوو لە هەولێرە بە هەمان شێوە. بەڵام ینی ئابووری کوردستان ئابووریەک نییە کە هەلی کار ببەخشێ بە کەسانێک کە ئینگلیزی قساکەن. لە ناو ئینگلیزی قسەکەرەکانیشە دیسانەوە ئەو مناڵانە سەرەکەون کە دیسانەوە سەر بە
هێزە دەسەڵاتدارەکانی وڵاتەکان سەر بە خێزانە دەسەڵاتدارەکانی وڵاتەکان ینی لەوێشدا پرۆسی بەگێتەوە بوونەکە جارێکی تر ئامادەیە و هەلی یەکسان لە بەردەمی هەموو مناڵانەدا نییە کە بزمانی انگلیزی قساکە. خاڵی دووەمیان هەندێک کەسیان خاڵیان لای ئەوەیە مناڵەکانمان ئەتوانن بچنە دەرەوەی وڵات و لە دەرەوەی وڵات ئەتوانن لەوێ مادام ئینگلیزی زانن ئەتوانن نیشان دەستکەوێت. ژمارەی ئەو کەسانی خەڵکانی کە لە دنیادا بە ئینگلیزی قساکەن لە ملیار تێپەڕیوە. یعنی ئەوەی تۆ لە سلێمانیەوە 1000 مناڵ 2000 مناڵ 5000 مناڵ 10000 مناڵ بچێتە دەرەوە بە ئینگلیزی قسە بکات لەو ڕاستیە ناگۆڕێ کە تۆ بە زمانی ئینگلیزی لە دەرەوە بە تەنهابەوە ناتوانانی ئیش دەست بکەوێت و ناتوانانی پێش بکەوێت ناتوانانی پێی بژیت. ینی زیندانەکانی بریلانیا بڕێتی لە خەڵکانێک ئینگلیزی بەقەت شەکسپیر زانن. ینی ئەوەی کە ئینگلیزی بزانی تو پێ دوا بێت ئەمە دەرگایەک لە بەرداکراتەوە لە دەرەوە دیسانەوەوە وامێک و خوراافەتێک کە ڕاست نییە. ینی تۆ کوردیەکی باش بزانیت لەگەڵ ئینگلیزیە یا عەرەبیەکی باش بزانیت لەگەڵ ئینگلیزیە ئەگەری دۆزینەوەی ئیشکردنت لە ئەوروپا گەورەترە بێت. نەک ئەوەی تۆ لێرە ئینگلیزی بزانیت بەڵام نەتوانیت لاپەڕەیەک بە زمانی کوردی بخوێنیتەوە بچیتە ئەوروپا چکە لە ئەوروپا خەڵکان یەکەن زۆر لە تۆ ئینگلیزی باشتر دەزانن لە پاڵ ئینگلیزیە کۆمەڵە زمانی تریش دەزانن تۆ پێویستت بە زمانێکی دەگمەن هەیە بیزانی بۆی بتوانانی لە ڕێگاویش پێ بکەی ئەو واز لەوە بێنە کە تۆ گرنگە زمانی خۆت بزانیت یانی ئێمە میلەتێکی سەدەیە کە شەڕەکەین بۆ کۆمەڵێک ماف یەکێ لەو مافانە مافی خوێندنە بە زمانی کوردی هێزن واز لەوە بێنە بەڵام حتا تەنانەت لە ئاستی بیرکردنەوەیەکی پراگماتیکی لەوەی کە تۆ بتەوێت ئیشێک بدۆزیتەوە لە دەرەوە پێویست بەوەیە زمانی دایک بە شێوەیەکی هێزگار باش بزانیت. بەوە خاڵی دووەمیان وەک گوتم ئەو مناڵانە ینی هیچ شتێک نیان دەبەستێتەوە بە کێشەکانی ناو کۆمەلگاییەوە. ینی لەو لێکۆڵینەوەی ئەو قوتابیەی بندا دەرکەوت کە ناوی شاعری گرنگ مەسەلەن یەک ناوی شاعیرێکی کلاسیکی کوردی نازانێت ناوی سەرکردەیە لە سەرکردە کۆنەکانی کورد نازانن. خۆ من ناڵم کە ئەمانە زانی باشە ینی بەڵام پێت ئەڵێ تۆ لە کەوتوتە لە ژینگەیەکە ئاژیت کە تۆ شتا هەرە سەرەتایی و هەرە سادەکانی نا ئەو ژینگەیە ناناسیت و توانای کارلێک و کارلێکی پێچوانە لەگەڵ ئەو شتانانیە و لێرەوە ئەبی بە بوونەوەرێکی نامەوە ینی من پێم وایە لە 10 ساڵی داهاتوودا ڕەنگە یەکێک لەو کێشانە ئەڵێم ڕەنگە بە حتمینیە ڕەنگەیەکێک لەو کێشانە کە تووشمان بێ گیر خواردنە بەدەست ئەو نەوەیەوە لەو مناڵانەی کە لەو جۆرە قوتابخانەیاندا دەرسیان خوێندووە هاتوونەتە دەرەوە و نەبوونی هیچ فرسەتێکە بۆ کارکردن لە وڵاتەکە بەپێ ئەو زمانی کاوان قسەی پێەکەن و لە پاڵیشیانە ناسینی ئەو کۆمەلگایەیە کاکە ئەکەونە ناویەوە لە ناسینی سەرچەکانی خاڵ سەرچەکانی لێم گەڕێن یەک خاڵی تر بڵێم و وەستم دوو دەقەسیان دەقاویشەوەیە بنەم جارە کە گەڕامەوە لە شوێنێکدا لەگەڵ کۆمەڵێک خەڵک قسەمە کرد یەکێکیان باسی کۆمەڵێک مناڵی کرد لە قوتابخانەیەک کە گەڕاونەتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە دایک و باوکیان لیان پرسیوە ئەوە ڕسمیان کردووە وێنەیان کێشاوە کە ڕسمەکانیان کردووە سەری کەسەکانی پێوە نەبووە کەسەرەکانی بۆ پێوە نەبووە وتوانە لەبەرەوەی حرامە نابێت ڕسم بکەیت ڕسم حرامان لە ئیسلامە ڕسم حرامە. ئێمە ژەزانین ئەمە پێدەستکەی یەکێک لە تیارە دینیە مەترسیدارەکانی ئەم ساتەخوێ بۆ ناو سیستمی خوێندن لە وڵاتی ئێمەدا ئەوە نەک تەنها سەرەتای یەکسانیتیان ئەماوە سیستمی خوێندن لە وڵاتەکەدا بەڵکوم لە پاڵیشیدا سیستمەکە کراوەیە لە بەردەم کۆمەڵێک ڕێبازی دینیدا کە دەور ئەبینێ لە تێکدانی جیهانبینی و سایکۆلۆژیای ئەو مناڵانەی کە لەو قوتابخانە داخێنن و لەوەیانە خەن کە بوونەوەریشی عەقڵانی بێ کە پێم وایە دروستکردنی بوونەوەری عەقڵانی بریتە لە هەرچی ژمارەیەکی قوتابخانە. سوپاسم دەکەم. سپاس دکتۆر جان دەست خۆش بێت. خۆشەویستان پێشەوەی دەرگای پرسیار و سەرنجەکانتان بکەینەوە پێمان باشە دکتۆر محەممەدخانی بەڵای چەند خولەکێک قسە بکات نازانم گەرماکی لێبێت هاوڕێ. باشه.
بوونم لێرە بە داعوەتی مامۆستا جیهاد و دۆستەکانیە بەڵام یەکێک لە هۆکانی بینینی بنەماڵەیەک مامۆستا قەنەعکە لە دوای این مامۆستای من مامۆستا قەنەع بووە و لە ناوی فارسەکانی چا شێخی سعدی بووە لەوە دوا مامۆستای زۆرم بینی بەڵام ئەو دوانە کاریگەریەکی زۆریان لەسەر باسی سیستمی خوێندنە و یەکسانی لە سیستمی خوێندنە من حەز ناکەم قسەکانی مامۆستا مەریوان دووپار بکەم و بە شێوەیەکی ئاساییتر بە دێوێکی ترا باسی بکەم. ئەم سەردەما ئەگەر گۆڕانکاریەکی عەجیب ئەبینن ژن دنیا بۆڕیاوە دنیا نەبۆڕیاوە خۆر لە جێگەکەی خۆیەوە هەڵدێ و لە جێگەکەی خۆی چوەش ئینسانەکانیش هەر سەریان دووچاری بەڵام مێشکیان گۆڕیان مێشکی ئینسانەکانی پێشتر بە شێوەیەک کارێکرد مێشکی ئینسانەکانی ئیسا بە شێوەیەک ئەو شێوە کە ڕاستەقینەس و ئەبێ بەو شێوە مێشکار بکە من ئەویان لێژم خۆتان بزانم ڕاستێ ئەو شتە بەهاس گرنگە ئەبێ کەرەسەی بۆ پێیاکەی تا دەست پێ ئەگەر کەرەسەکان خۆیان بوون بە بەها بەهاکان ئەبن بکەس نمونەیەکیش خوێندن بەهایەکە ئەبێ دەست پێ بگات بۆ خوێندن پارە پێویست ئیساتە بۆ پارە خوێندن پێویست کەسێکە مناڵێکی دەبێت گرنگ نییە کوڕەیە کچە هاتووەتە دنیایانە زەینی باشە یان باش نییە ڕەوانی دروستە یان نادروستە گەرەکمانە ببێ بە پسپۆڕێکە پارەی زۆری لە ئیشەکەیان دەسەکەی و باوکو دایکەش بۆیان گرنگ نییە ئەم کەسە باش ئەخوێنێ و باش فێرە بێیانە ئەگەر سۆکولیەکەی دەری ماڵیان پرسیار وەڵامەکانی دەشتەی کردنەوەی دەن بە مناڵەکان بەشکەم دەرەجەی سەر ئەی کەی ئەم ئینسانە ئەبێ خزمەتگوزاری کۆمەلگا دەست پێ بکا و بەچی ئەبێ دەست پێ بکا بۆچی دەرەجە گرنگترە لە ئینسان بۆچی ئینسانەکان ئەبن بە قوربانی دەرەجە بۆچی سیستمی پەروەردە دەرەجەی گرنگترە بەناوەتا فێربوون بۆچی بۆ فێربوون و دەرەجەی بانترگرتن مەدرسەی ئەهلی دروستە بێت مەگەر لە مەدرسەکانەوە ئەهلی نیەن ئینسان زندگی ناکا و مەگەر ئەو ئینسانانە ناتوانن سەری کۆمەلگا بەرزن لەو ڕۆژەوە ئینسان بووە بە کەرەسە کانت وتی ئینسان خۆی هەدەفە ئینسان کریا بە کەرەسە ئەم شەرق ئەوسەدە و ئەم خاوەنیانەی ناوەڕاستە بەلاغێنی ئەوانەی کە غایەتن خۆیان هەدەفن نمونەیەکیان شەرەف ئەوانەوە غایەتن ئەبێ هەموو شتێکیان بۆ سەر بکەی بەدەستیان بێری من گەرەکمە بپرسم زام شەرەفتان بە چەندێدەن کێ شەرەفی فرۆشێ لە لاوەیەک بە چی شەرەفە کڕێ چی پێ بدەن شەرەف لەبێت شەرەف شتێکە بە هیچ قیمەتێک نافرۆشێت مەگەر ئینسانەکە بێ شەرەف بێت یا بێ قیمەت دەی باشە شتە گرانە کە حازری گیانی بدەی شەرەف نەچوە شەرەفتی بۆ چێبێژی من شەرەفە گەرەکتە خەرجی چی بکەیت شەرەفت بۆ سە کورسی پێ بەدەستێنی تر شەرەف نییە بوو بە پارە شەرەفت بۆ چییە شەرەفمان بەس بۆ شەرەف خوێندن ئەبێ بەس بۆ خوێندن و یارگرتن بێت ئەگەر لە پاڵی چاریشی پێ پێیاگەر عیبی نییە ئازادی بۆ چییە نەزانی ئازادی بۆ چییە ئازادی بەدەست و فاسد ئەبێت عشق بۆ چییە قیمەتی چەندێکە کێشەی ئێمە ئەمانەسە علممان کرد بە سەنعەت هونەرمان کرد بە سەنعەت وەرزشمان کرد بە سەنعەت وەرزشکار قیمەتی نەما بە پارە حەسیریەکەن نە بە دێهاتیەکەن مەدرسەی فوتباڵ دروستەکەین وەکو وەکی دەواژنی مریشک هونەرەکانمان لەبین کوالیتیەکانمان لەبین بردەوە وای بە شوێنی حیسابات و دەرەجەوە منی تر زۆر قسە ناکەم لەبەرەوە کاتێک کاک دکتۆر نەگرم ئەمە کێشەی کۆمەلگای ئێمەست لە ڕوانگەی منەوە بەڕوویەکی ترا و ئەو کێشەکانی کاک دکتۆریش منە خەمە سەر چاوم ڕاستە شەش دەست خۆش کاک دکتۆر سوپاس خۆشەویستان ئەمانەوێت دەرگەری بۆ بکەینەوە بەڵام پێشەوەی بین سەرکردنەوەی دەرگاکەتان لێکین باش شتەکان هەر پرسیارێ سەرنجێک کە وترا با دووبارە نەکەوێت دوو کاتی گفتوگۆ ئێمە کاتەکان دوو دەقە دەئەنین بۆ هەر کەسێک بۆ ئەوەی هەم کاتەکە دیاری بکەین و هەم پرسانی چی ئەڵێن ئەو هاوڕێ برادەر و کەسانی کە دواییە قسە ئەکەن با قسەکان
سێ ئەو نەبێت و زۆر زۆر سوپاسان بکەین ئیجا پێم باشە ناو بنووسین یان دکتۆر سەمەد. من نمونەیەکی سادە هێنمەوە. وتم من تێبینیەکەم لەم مەکتەبانە لە هەر شتێک زیاتر گرنگی بە هەم زمانی ئینگلیزی ئەدرێت هەم دەرەجەی مناڵەکان تەلەبەکان زۆر بەرزە. یەکێک لە مامۆستاکان مدیری ڕەوزەکانیش زۆر ڕازگۆ بوو لەگەڵ ماوتی ئەمە خواستی دایک و باوکی مناڵەکانە. وتم ئەمە خواستێکی زانستی وتی نا، وتم پەروەردەیی وتی نا، وتم ئەی بۆ بە قسەیانەکەن بۆ بەگوێیانەکەن. وتی ئەگەر وانەکە مناڵەکە گوێزێتەوە بۆ باخچەیەکی تر، مناڵەکە گوێزێتەوە بۆ مەکتەبێکی تر. یعنی لێرەیە پەروەردە خازعە بۆ ئەو تێڕوانینە هەڵەیەی کە لە سیستمی پەروەردەی ئێمەیە هەیە. لەم ڕۆوە بۆ ئەڵێم هیچ ناکۆک نییە. پەروەردەی ئێمە شان بە شانی کەلتوری باوی کۆمەلگا ئەڕوا ڕۆڵی هیچی نییە لە کاتێکە مناڵ کە لە دایکە بێ بە کۆمەڵی توانستەوە لە دایکە بێ. ئەم توانستانە یەکسان نین بە یەک. ئیشی پەروەردە لە بناغەیە ئەوەیە کە کەشفکردنی ئەو توانایانەیە و ئاراستەکردنی ئەو مناڵەیە بۆ ئەو شوێنەی کە توانای هەیە و حەزی لێیەتی. ئیتر لێرەوە توانە و بەهرەکانی پەرە پێداوە توانێت داهێنان بکات لەو بوارەوە. بەڵام لە لای ئێمە ئەمانە نەکنیە. اینجا ئەم تێڕوانینە لە لای دایک و باوگا لە کۆمەلگای ئێمە بووەتە شتێک کە زۆر زۆر گشتیە. تەواوی ئەتوانم بڵێم خێزانەکان ئامانجیانەوەی مناڵەکە ئینگلیزی فێر بێت و دەرەجەکەی بەرز بێت. ئیتر لە کاتێکە ئینگلیزی زانیم نە سەقافەتە نە عیلمە. بەڵام بەداخەوە ئەم تێڕوانینە باوە بێگومان دەسەڵاتی بەرپرسە لەوەی کە ئەوە نەمکیاجی ئەم شتەی کردووە کە ئیتر لە لای دایک و باوکەکان بەو شێوەی کەوتوتەوە. زۆر سوپاس بۆیەوە. دکتۆر ئەرسەلان سەیدزادە. دکتۆر گیان بەخێر بیتەوە، هەمیشە سەرکەوتوو بی. من ئەمێ بە قسەیەکی ئالان دۆنۆ دەست پێ بکەم لە کتێبی نظام التەفاهە. نازانم بە کوردی بێڵیان بە عەرەبیشکە و نەسەی کە لەبەردەستمایە بە عەرەبیە. ئەشتوانم بە کوردی پوختەکەیت پێ بڵێم. بە عەرەبیش بێڵم ئاساییە. ئەمەی کە لە کتێبەکە خۆی هاتووە لەوانەیە جوانتر بێ. تتمثل أطروحة الكتاب في أن كل نشاط في فضاء عام سياسي، إعلامي، أكاديمي، تجاري أو عمل نقابي أو غيره صار أقرب إلى لعبة يلعبها الأطراف فيها، يعرف الجميع رغم أن أحدا لا يتكلم عنها، ولا قواعد مكتوبة لهذه اللعبة، ولكنها تتمثل في انتماء إلى كيان كبير ما تستعبد فيه القيم، فيختزل النشاطات المتعلقة إلى مجرد حسابات، وهي إذا كانت هذه الحسابات إما مالية أم في الثروة أو معنوية كالسمعة والشهرة، وتقتصر هموم الأفراد على هموم صغيرة. لذا أومن في عليك إما لبعدك عامي قشتية وأتشين دروا ببعدك تايبت. أم بعد تايبتا كمن دم بيه قصي لسر بكم دبو بالريز الجاري بيش أوي بيت السر من هستم كلتيا قلبوني هي وأتويز لسر بروردق سبكي همو جارب لا يخوندلو عروشتي توا. يعني همو تركيزي جنابة لسر أوبك خوێندن چۆنە، خوێندن چییە و ئاراستەکانی خوێندن چییە کە لەوانەیە ئێمەمانان لەناو پرۆسەکابین. من هەم لە سیستەمی پەروەردەییە ئیشم کردووە، هەم لە سیستەمی گشتیشا ئیشم کردووە. لەبەر کۆمەڵی پرسیار لای من دروست بووە مامۆسای بەڕێز، ئەگەر بیان کەم لەوانەیە ئاسان بێ بەلای بەڕێزتانەوە. ئەستان ئێمە کێشەی فەلسەفیمان لەگەڵ عەقڵا هەیە کە جەنابەت ئەڵێ با ئێمە بنیادی عەقڵی تاکێ دروستکەین لەسەر چ ئەساسەیە، لەسەر چ فەلسەفەیە، لەسەر چ مەدرسەیە، لەسەر چ قیەمی وبەهایە ئەتوانین ئێمە دروستی بکەین. ئەمە یەکێکە لە کێشەکان. ئێمە بۆ تاکو ئێستا سیستەمێکمان نییە ئێمە سیستەمی پەروەردەیی بێ. سیستەمێکمان هەیە سیستەمی تعلیمە. تعلیمەکەش بە تەواوەتی پیادە ناکرێ، بەڵام ئەی سیستەمە پەروەردەیەکە کە قسە لەسەر تێکچوون و نەمانی یەکسانی ئەکرێت. ئێستا جەنابەت ئەزانی ئەو مەقولەشی کە دکتۆر باسی کردو ئەمە بۆتە بزنس. سیستەمی سەرمایەداریە. ئێمە چۆن بتوانین کاتێک کە باس لە کێشەیەک ئەکەین جەنابەت وەکو باحث وەکو توێژەر چارەسەری کێشەکەت بە ئێمە بوتایە. ئێمە لەناو سیستەمی پەروەردا کارەکەین. زۆرێک لەوانی کە ئێستا لێرە ئێمە مامۆستاین چۆن لەگەڵ ئەو گرفتانە تەعاملکەین کە هەستی پێ ئەەکەین. یان ئەبێ ئێمە لە سیستەمەکە بینە دەرەوە، یان ئەبێ لەگەڵ یا بڕۆین. باشە ئێمە بە گروپ چی بکەین باشترە. کاتێک کە ئێمە خۆمان بە نوخبە دابنین کۆلیرا کۆبووینەتەوە قسە و باسی لەسەر ئەەکەین. من ئەمیستی قسە بۆ جەنابی دکتۆر محەممەد خانیش بڵێم بە ڕێزان. پارە بۆ پەروەردەی و پەروەردەش بۆ پارەیە هەرتووکیانە. ئەی ناتوانین ئێمە ئەمانە لە یەک دەرکەین. کەسێکی دەوڵەمەند پێی خۆشە پارەکەی لە بۆ سیستەمی پەروەردەی بەکاربێنە. کەسێکی هەژاریش بە عەکسەوە لەوانەیە بتوانێت. کۆمەڵگاش لەم دوانە بە دەر نییە.
لەبەرو پێم باشە جەنابەت ئەگەر کرا تەوزیحێ لەبەسەر ئەو سیستەمی پەروەردەی خوێندنە بکرێ هەروەها نقطەیەکمان بۆ دابری لە چارەسەری بابەتەکان ڕێز و حورمەتمێ بۆ هەموو لایەک. پەری ئەحمەد لە ناو پەروەردە کارەکەم بە خێرهاتنەوەی کاگمەریوانەکەم من متابعەی خوێنە نووسینەکانی کاگمەریوانەکەم لە نەوەتەکانەوە بۆیش حەزم کرد بێم. ئەگەر وەکو ئێمە مەیدانیان بیتە ناو قوتابخانە ئەهلیەکان و حکومیەکانەوە لەوانەیە ئەو بابەتی کە ئەمڕۆ خوێنتەوە گۆڕانکاری تێکەوێ. ئێمە خۆمان لە مەیدانەکەی من لە قوتابخانەیەک سەردانەکەم یعنی مانگی چەند جارێک ئەچم بۆ نمونە ئەمێکە لەو قوتابخانەکان 1650 تەلەبەیە 1650 تەلەبە لە بینایەکایە باشە 128 مامۆستای هەیە ئیتر یعنی نازانیت چی بکەیت ئەڕۆیتە طبعا ستافی ئیدارەکەی ئەو مەکتەبە ستافێکی باشن هیلاکن مانون ئیشەکەن دڵسۆزن بەڵام هیچ یعنی مناڵێکم نەبینی هەستێ ڕۆژە فریا ناکەون هەر فریای نەوەرزشی بە شێوەی تەواوکەون نە مناڵێک کچێک گۆرانی بڵێ نە هەڵپەڕکەیەک نە جەوێک نە دڵخۆشیەک ئەم مناڵانە بڕۆ لە دەرەوە وەکو کامێرێک بۆستە ئەو مناڵانە کە بەرە بن چەند مناڵە بینی دڵی خۆش بێت چەند مناڵە بینی دڵی خۆش بێت لەبەرەوە من ئامادەنی مناڵەکەم بخەمە مەکتەبێکی وە دەوەرە پێچەوانەکەشی وەرە مەکتەبە ئەهلیەکان مناڵ هەمووی بەیەکە کێشێ بە پێکەنینەوەیەتە دەرەوە جەوێکی هەیە بابەتەکان ئەخوێنێ مامۆستاکان معلوماتی باشیان هەیە لە علم النەفسە ئەزانێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ مناڵەکە ئەکا یعنی نەڵێم بڵێم مەکتەبە حکومێک من خۆم لە ناو مەکتەبە حکومیەکانم بەڵام خۆم ئەزانم چ معاناتێکەیە لە هەموو ڕوویەکەوە هەموو وێرانە بڕوا بکەم لەم ڕۆژانە کۆبوونەوەیکی پەروەردەییمان کرد مامۆستا مەریوان هەموو شتێ باس کرا خوێندن و مڕساڵ وا ڕۆی منهەجەکە وا ڕۆی ئەمەنە تەلەبەی سەرکەوتومانە بە ئەمەنە تەلەبەوا بوو باسی ئەوە نەکرا ئەم مناڵە چەند دڵی خۆشە چەند پێی خۆشەیە بۆ مەکتەب خۆمەرزیە مناڵە شەهادە بێنێ ئەم مناڵە تۆ تا پۆلی 1970 پێ بخێنە و بەس پەروەردەیکە و دڵی خۆشکە و فرێرە سەر جادە ئەمەی تیانە ئەمەی خەڵک ئەناڵێ دەستمانەکان زۆر باشە دەستە خۆش بێتەوە ئەمە لە لام دروست بوو حەزەکەم دوایی یعنی وەڵامێک شتێک قەناعەت بکەم یعنی باشە هۆمەر دەست خۆش کاک بەریوان بەخێربێ من حەزەکەم تۆزێ ڕاشکاو بووم لەگەڵ تا لە ڕاستی من داوە چاوەڕانی شتیەکی زۆر باشتر و قوڵترم لێکردی با اختصاسی شت باری پەروەردە نەبێ بەرحاڵ چاوەڕانەکەی من وا بوو بەڵام ئەوەی کە بەلامەوە سیر بوو نەچوویتە سەر ئەسڵی هۆکارەکە لە ڕاستی هۆکاری ئەم وەزعە لەسەر سیستەمی پەروەردە لەسەر سیتیەکان لەسەر کۆی کۆمەلگا بەڵام ئێمە ئێستا قسەمان لەسەر پەروەردەیە وەلەو تۆ باسی تعلیمت کرد باسی فێرکردنت کرد بازاڕی ئازادە دنیای سەرمایەداریە بازاڕی ئازادە کە بەهاکان ناهێڵێەوە لە ناویانە بەهای خوێندنیش ئەوە خاڵێک بوو بەلامەوە سیر بوو کە بە هیچ جۆرێک نەچوویتە سەری ئەو جۆرە لە شکڵی یەکسانیەش ئەوە هەر دەرهاویشتەیە و دنیای دوو جەمسەریە بوو کە بەعەز خۆی بە یا بەڵێن دەوڵەتی عێراق پابەندی دنیای شوورەیی بوو بە بڕای من یەکەم بەرکەوتنی نادادی ئینسان لە خێزان و پەروەرد لە قوتابخانەکانەوە بەریەکەوێت لێوە ئیتر فێری و نادادیە بێت تر تا ئەو کاتەی کە ئەبێ بە سەرۆکی دەوڵەت و چۆن سەیری بەشەرەکە سیتیەکان دەرهاویشتەی هەمانە و بازاڕی ئازادن لە دنیاە و لە کوردستانیش دەرهاویشتەی نەوتن ئەمە یعنی دەرهاویشتەی نەوتە سیتیەکان دروستە بن و لەوێەوە مەکتەبی ئەهلی دروستە بێەوە بەداخەوە مەکتەبە ئەهلیەکان مامۆستایان لە بەردەم پارە و قوتابی شاسوک و زەلیل کردووە یعنی لە قوتابخانە ئەهلیەکان ئەسڵەن ئەوەی تێکشکێنراوە بەهایە ئەوەی کە بەری ناکەوێت پەروەردەیە و ئاخر خاڵم
ئەوەیە کە لە ڕاستی بە کەمگرتنی زمانی کوردی ئاوێک بوو کە UN ڕشتی دوجار ڕێکخراوە NGOکان و سیاسیەکان پێیان لێخشان کە بەستیانەوە بە مەسەلەی بژێوی ژیان و دوجاریش لە هەموو سێکتەرەکانی تر ڕەنگی دایەوە زۆر زۆر سپاس. جارە وەڵام باتەوە لە ئاخر وەڵامەوە دەست پێەکەم لەسەر ئەم مەسلەی بازاڕی ئازادە کە کێشەکە بازاڕی ئازادە ئەزانی ئەم تێزێکی مارکسی سەدەی 19ەمە یعنی توانای شیکردنەوەی هیچ دیاردەیەکی دنیای ئێمەی نییە یعنی هۆڵەندەش بازاڕی ئازادە ئەڵمانیا بازاڕی ئازادە سوید بازاڕی ئازادە بەڵام لێوێ سیستمی خوێندن عالم بە دوای عالمە دروست دەکات و کەسانێک دروست دەکات کە لە بواری زانستیەکانە کەشفە گەورەکانی زانستی دنیا لێوە دێت یعنی ئەوەی کە بازاڕی ئازاد سەرچاوەکەی بێ ڕاستیە دووهەم ئەوەی لە کوردستانە هەیە لە کوردستان هەرچی شتێکی تێدا بێ بازاڕی ئازادیتیانە یەکێک لە هەمەکانی هێزە چەپەکانی وڵاتی ئێمەوەیە پیان وایە ئەو سیستمی کە لە کوردستانە هەیە بازاڕی ئازادە پیان وایە ئەو سیستمی کە لە کوردستانە هەیە نیولیبرالیزمە لە کاتێکاوەی لە کوردستانە هەیە ئابوووریەکی مافیاییە نەپەیوەندی بە بازاڕی ئازادەوە هەیە و هیچ بازاڕێک نییە لەم ناوچەیەدا ئەوەندەی بازاڕی کوردستان قۆڕخراو بێ ئیتر لە هەر بوارێک ئایگری وکردنی خوێندن ئەوە خاڵێکی گرنگی قسەکانی من بوو بە بازاڕی ئازاد تەنها مەسلەی قەڵەکەکردنی سەرمایانە بەڵکو بریتە لە ئەوی بە ئیعادەی ئینتاج سەر لە نوێ بەرەمهێنانەوەی پێگەکانی دەسەڵاتدارەتی کۆمەڵێک گروپی دیاریکرانا کۆمەلگای ئێمە لە ناو سیستمی خوێندنە یعنی سیستمی خوێندنی تایبەت کە دروستکراوە بۆ دروست نەکراوە چکە پاری زۆر پیاکە چکە شتی تر پاری پێ پیاکرێ بەڵکو بۆەوە دروستکراوە کە مناڵانی ئەو خێزانانە دوای 10 ساڵی تر ئەوان بوون بە حکومڕان ئەوان پێگەکانی خۆیان پێگە سەرچەکانی وڵاتەکە بگرن دەست و بۆ ئەوە دروستکراوە کە ئەسڵان تێکەڵ بە کۆمەلگاکە نەبن و دنیایەکیاندا دروست بێت کە بەشی زۆری کۆمەلگاکە بە گەمژە بزانن یعنی بە ناشرینکردنی زمانی کوردی و بە کەمزانینی زمانی کوردی لەو قوتابخانەدا بە کەمزانینی مێژووی کوردیانە پەیوەندی بە ناسیۆنالیزم و شتانەوە نییە بەڵکو پێویستی بە مێنتاڵیتی و عەقڵیەتی ئەو نوخ بە حکومڕانەوە هەیە کە ئێوێ مناڵەکانی بە شێوەیەک پەروەردە بکە کە ئەوان لە خەڵکی تر ئازادتر زیرەکترن بەتواناترن بەو شتانە لەبەرەوە پێم وایە ئەو مەسلەی بازاڕی ئازادە بەو شێوە دۆگماییە ڕاست نییە بەڕاستیە زەی ئەمە ئەو خانمی پەروی باسی کرد طبعاً ئەوە کێشە سەرچەکە یعنی ئەوەی کە من بەرگری لێ یەکەمەوەیە یعنی بۆ مناڵێک لە قوتابخانەی ئەهلی دڵخۆش بێت بەڵام مناڵێک لە قوتابخانەی حکومی دڵخۆش نەبێت ینی کە من باسەکەم کەڵم سەرەتایەکی یەکسان پێویستە و بەبێ ئەو سەرەتا یەکسانە ئێمە توانای دروستکردنی کۆمەلگایەکمان نییە کە ڕێزی خۆی بگرێ ڕێزی ئەندامەکانی بگرێ وەلانی هەرەکەمی کۆگیری تێوێ لەبەر ئەوەیە لەبەرەوەی تۆکو تۆ باس کرد 1650 تەلەبە لە قوتابخانەیەکە هەن کە ئەم ژمارەیە هێچگار گەورەیە بەڵام لە قوتابخانە ئەهلیەکانە مناڵی کەمیتیایە پۆلەکان بچووکترن مامۆستاکان لەوێ ڕەنگە پارەی باشتر وەربگرن و خۆی ئەبوایە ئەو سیستمی کە ئێستاکە لە قوتابخانە تایبەتەکانە پێڕۆکرێ ئەبوایەوە لە هەموو قوتابخانەکانی ترە پێڕۆکرێ ینی من کچەکەم لە هۆڵەندا لە چۆتە قوتابخانەکەی ئەو کە حکومیە هەمووی هۆڵەندا قوتابخانەی هەلی لێ نیە لەم سیستمی کە لێرەیە ینی هەندێک قوتابخانەی بچووکی تایە بۆ خەڵکی زۆر تایبەت ئەزان یەکێک لە ئەمریکا هاتووە لە قوتبی شیمالی هاتووە لە هۆڵەنداژی مەکتەبێکیان دروست کرد بۆ مناڵانی کە لە شوێنی ترۆ هاتوون بەڵام هەموو سیستمەکە سیستمێکی حکومیە هەمویان هەمان شتە خوێنن طبعاً جیاوازی هەیە لە بینی مەکتەبێکم بۆ مەکتەبێ بەڵام بنەما سەرچەکانی هەمووی یەکە ئەوەی لە کوردستانە کە ئەتوانی وەکو سەرەتایی یەکسانەوەی بکەی بە تەعمیمکردنی ئەوەی ناو قوتابخانە ئاهلیەکانە بە ناو سەرجەمی سیستمی خوێندن لە قوتابخانە حکومیەکانە بەڵام کامە ناکرێت لە پشتیەوە بێگومان ئەو شتانەیە کە کەم تا زۆر باسمان کرد ئەوەی کاگەرسەلان جیاوازی نێوان خوێندن و پەروەردە و سیستمی سەرمایه‌داری و ئەوانە ینی ئەو خاڵی کە من باسێک مێستا ناوی بنم سیستمی خوێندن یا بڵێم سیستمی پەروەردە من مەبەستم ئەوەیە ئێمە سیستمێکمان هەیە لەم وڵاتە ئیتر پەروەردە و خوێندن هەردووچیان بەیەکەوە ئەو سەرەتا یەکسانی تیاون بووە
و ئەو سرەتایەکسانە کەون بووە لە زمانی بەحسا هەبووە بە درێژایی مێژووی ئیسلام لە مەنطقەیەشا بووە و ئەوەی کە لە ئێستادا تێکدراوە خاڵەکەی من ئەوەیە نەگەوەی من باسی ئەو بکەم ئەمە خوێندنە ئەمە پەروەردەی ئەم دوانە لە یەکتری جیاوازن من باسی دەستگاکە بە گشتێتی یەکەم و باسی ڕۆڵی دەستگاکەکەم لە ناو گشتێتیشانی کۆمەڵایەتی ئێمەدا باسی ئەوم کرد ئێمە کۆمەلگایەکمە شارمانەیە شارەکان گێتۆن ینی سلێمانی لە ئێستادا گێتۆیە پێک هاتووە لە دەیان گێتۆ بە تەنیشتێکەوە کە ئەمیان ئاگای دەویتر نییە و پەیوەندی بەویترەوە نیە و ئەوەی هەولێرە خراپتر یانی ئەوەی هەولێر شوێنی ئیمپایر و ئەوانە هەر گێتۆکانی ئینترە داخراوترە ئەم سیستمی گێتۆ کۆمەڵایەتیە نەقل کراوە بۆ ناو سیستمی پەروەردا و لەگەڵ یا لۆجیکی هێزە باڵادەستەکانی ناوڵاتەکە سەپێنراوە بەسەر سیستمەکە ئەوەی ئێمە خەتای سەرمایهداری و سەرمایهداری لە دنیادا ئەم جۆرە پارەپەرستی و شتانە دروست دەکات یعنی یەکێک لەو خاڵانەی کە بێت لامان ئاشکرا بێ ئەبێت جیاوازی بکەیت لە بینی فۆرمی جیاوازی سەرمایهداریە سەرمایهداری یەکشت نییە ئەو سەرمایهداری لە سوید هەیە ئەوە نییە کە لێرە لە کوردستان هەیە ئەو سەرمایهداری سوید بە 100 ساڵیکە بە 200 ساڵیکەش ناگاتە کوردستان نیە ئەویش دەبێ ئیشی باشی بۆ بکەیت لەبەرەوەی تحلیل ئەوەنە تحلیلی سادەیە تۆ بڵێ وەڵامە خەتای سەرمایهداریە سەرمایهداری وایە ئێمە لە ناوچەیەکە ژین فۆرمێک لە ئابووریتەیە کە ئابوووریەکە ئەینە ینی ئابوووریەکی مافیاییە بەڕاستی ێزانینە بە خێزانی کراوە و مۆنۆپۆل کراوە و بۆ تێکدراوە پەیوەندی بە سەرمایهداریە کۆ نییە کە موسساتی تیابێ یاسای تیابێ بش بڕێدانی کەمی ئازادی تیابێ جۆرێک لە محاسبەکردنی تیابێ ئەوانی تیانە ئەوەشی کە تۆ باسی ئەوەت کردیانی ئێمە چۆن عقڵ ینی عقلانیت یعنی چی ینی تۆ پێویست بەوەیە مناڵێک دروست بکەی توانای پرسیارکردنی هەبێ توانای دروستکردنی ڕای تایبەت بەخۆی هەبێ توانای گوێگرتنی هەبێ توانای ئەوەی هەبێت تێبگات کە کۆمەلگا پڕێتی لە ئینسانی جیاواز گروپی جیاواز دینی جیاواز بێدینی جیاواز هەموو ئەم شتانەی تایە و ئەمانە هەبێ سیغەیەک بدۆزنەوە بە یەکۆ بتوان بە یەکۆ بژی ینی عەقلانیەت بریتیە لە فۆرمی هەوڵدان بۆ تێگەیشتن لەو ژینگەی کە تایاژیت و نەیبەستیتەوە بە کۆمەڵێک دیدی نەعەقلانی و خورافیەوە کە شێت شتێکی ترت پێ بڵێن جیاوازەوەی کە لەناو واقعی کۆمەڵایەتیان ڕۆدا ئەوەی کاک سەمەد ئەڵێ کولتوری گۆمەڵگاکە و هینەکە ناکۆک نییە بە کولتوری کۆمەلگا ئەزانی کاک سەمەد ینی ئەو کولتوری کە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە و کولتوری ساڵانی هەفتادی هەزانینە ینی شتێک نییە ناوی کولتوری کۆمەلگای کوردی بێ نەگۆڕ بێ ئەو کولتوری کە ئێستاکە ئیش ئەکات لەناو سیستمی سیاسی سیستمی پەروەردەیی لەناو دەستگاکانە کولتوری ئەو نوخبە دەوڵەمەندە ملیۆنێرەی دنیای دوای ڕاپەڕینەکە دروست بووە و هیچ شتێکی ئەم کولتورە لە ساڵانی 60 و 70 و 80 سەرەتای نەوەتەکانە بوونی نەبوو لەبەرەوە کێشەکە کێشەی کولتورینی ئەوەندەی کێشەی سەپاندنی دیدگای هێزێکی دیاریکراوی ناو کۆمەلگایە بەسەر هەمووانی ترە خەڵکی سێساق جودیارێکی سێساق لە چۆ حەزەکە مناڵەکەی ئینگلیزی بزانێ بەڵام یەکێکی سربەچینی ناوەڕاستی ئێرە ئەوانەی کە موچەی مانانەکەیان لە 1.5 ملیۆن دینار بۆ سەرۆیە ئەوە حەزەکە مناڵەکەی ئینگلیزی بزانێ و بەڵام ئینگلیزی زانەکەشی نەبە ینی ئینگلیزی زانەکەی لەسەر حسابی کۆمەڵێک زەرێری گەورەکە لە مناڵەکە درێ ینی نییە ئەیکا بەبوونەوەرێکی نامۆ هیچ شتێک نایباتەوە ناوم کۆمەلگایە ئەسڵەن بەشێکیان هەر توانای بە خەرهاتنکردنی میوانیشیان دیانەمەوە ینی ئەوەندە لەسەر لەپتۆپ و لەسەر ئینەکانیان دانیشتون نییە ئەو شتە کارلێک و کارلێکە پێچەوان لە سادانەی ناوژیانی ڕۆژانشیان لەبیر چووە ینی کێشەکان کێشەی کولتوری کۆمەلگانی ئەوەندەی کێشەی کولتوری نوخبەیەکی دیاریکراوە چیەکی دیاریکراوی ناو کۆمەلگای ئێمەیە و سەپێنراوە بەسەر سەرجەمی کۆمەلگاکەیە و لە پاڵیش یا سەرجەمی سیستمی پەروەردە تێک دراوە لە پێناوی دیدی ئەو نوخبە دیاریکراوەی کە لەو کۆمەلگای حکومەکە دەستا خۆش بێ زۆر سپاس لەبارەی خوێندنی تایبەت و خوێندنی حکومیەوە حەزم کرد زانیاریەکەی بیزانی یا بەڕێزان بیزانن مۆزوعەکە هەر ئەمە نییە کە ئەمە خوێندنێکی تایبەتە خوێندنێکی باشە و ئەمە خوێندنی حکومیە کوالەتی لاوازە مۆزوعەکە یا گرفتەکە یان کێشەکە ئەوەیە هەڵمەتێکی گەورە هەیە
کە خوێندنە حکومیەکە بەرز ئەکاتەوە لە کاتێکا کەوانیە بۆی ئەمڕێ ڕۆ بەردەوام بێت لە کاتێکا وانیە چۆن وانی ینی مەسەرن ئیسپات چییە ینی بەڵگە چییە کە ئێمە ێستا بیسەلمێنی کەسێک کە لە خوێندنی تایبەت و ئەهلی دەرەچێ ئاستی بەرزترە لە خوێندکارێکی حکومی نمونەیەک ئێنینەوە بۆکو بەڵگەنامە ئەویش ئەوەیە کە بۆ نمونە تەلەبێ لە مەکتەبێکی حکومیان 9 ئەهێنێت یەکێکیش 9 ئێنێ لە ئەهلیایانەوە 7 ئێنێ هەردووکیان لە پزیشکی وەرەژیرێن حکومیەکە بە حساب یەکەم بووە بەڵام باشە باس بەڵام ئەهلیەکە بڵێن هیچەمیش نەبووە بەڵام هەردووکیان لە پزیشکی یا لە هەندەسە وەرەژیرێن بۆ نمونە کاتێکە چی لە مامۆستای زانکۆکەی پرسیارەکەی کە ئاستی ئەم دوو تەلەبەیە چۆنە لە کۆلێژی هەندەسە لە کۆلێژی پزیشکی لە کۆلێژی علوم لە ئەوانی تریش ئەڵێ توانای ئەوەی ئەهلەکە زیاترە لەوەی حکومیەکە یعنی لەوێ وەڵام لەوێ وەرەگری کە ئێمە پرسیارمان لە مامۆستاکان کردووە خاڵێکی کەش کە حەزەکەم باسی کەم ئەوەیە کە باسی ئەدەبیات و باسی مێژوو باسی ئەم جۆرەشتانت کرد حەزەکەم وەکو زانیاری بیزانیت ئەویش ئەوەیە کە ئاڕاستەی خوێندنی ئەهلی بەرەو ئەدەبیات و مێژوو ناچێت یعنی مەکتەب نییە لە مناڵیا هەیە بەس کە گەشتە قۆناغی ئامادەیی تر شتێک نییە ناوی مێژوو ناوی ئەدەبیات و ئەم جۆرەشتانە بێ شتێکێ ناوی فیزیا و شیمیا و ئەحیا و بیرکاری و ئەم جۆرەشتانەیە ئەوکو حەزم کرد وەکو زانیارێک ئاڕاستەی خوێندنەکان بۆیە ناو کۆمەلگا جێگەی بێتەوە کاری دەستکەوێت دەستان خۆش بێت پێشێکی سپاسی دکتۆر مەریوانەکەم و سپاسی ئازادبوونەکەم بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە دکتۆر پەنجەی خستە سەر کۆمەڵێ گرفت و خەوش لە سیستەمی پەروەردەیە و بەگشتی لە ناو کۆمەلگەیە لە ڕاستیە نەیبەستەوە بە وەکو بڵێ کۆنسێپتی ئیکوەل ستارت یا چی پێڵێن ئەوە سەرەتای بڵێ سەرەتای ئاسان بڵێ سەرەتای ئاسان هەڵبەتە کۆنسێپتێکە لە ئەوروپا ساکێ باوە ینی پرۆگرامە لە وڵاتان زۆر کاری پێەکەن بە تایبەت لە وڵاتانی کەوا سۆسیۆ ئیکۆنۆمی یعنی جیاوازی تایە بە تایبەتە وڵاتانی کەوا پەنابەر ڕوویتیەکە یان وڵاتانی ئەوروپای شەرقی کە مەسەرەن قەرەجەکان کە گەم دەرامەتن کە تەهمیش کراون لە ناو کۆمەلگا زیاتر بۆ ئەو توێژە کۆمەڵایەتیە ئەو پرۆگرامە دائڕێژرێ بۆ ئەوەی ئەوانیش ئینڤۆڵ بن بچنە ناو سیستەمەکەوە بەڵام ئەوەی بەڕاستی لە کۆمەلگای ئێمە ڕووەدا لە سیستەمی پەروەردەی ئێمە ڕووەدا وەکو بڵێ بنەماکەی گەندەڵیە نادات پەروەریە ئەتوانم بڵێم بشێویە یا فەوزایەکە لە حکومڕانی یعنی هیچ ئەوە نییە بڵێ ئەگەر بێتە حەقیقەت خوێندنی پرایڤەتیش هەیە لە ئەوروپا سلکتیڤ سکوڵ هەیە مەسەن لە ئەوروپا بەڵام ئەوە ڕێی نەگرتووەکەوە هەموو خەڵک بتوانێ بەشی هەبێ لەو سیستەمە و بتوانێ مناڵی ئەو مناڵە فرسەتی هەبێ کە لە سیستەمەکەیە سوودمەند بێ بۆ نمونە مەسەن هەتاکو کلاسی دا لە پێم وایە لە هەموو ئەوروپا شوا بێ قەدەغەیە مناڵ لە دەرەوەی سیستەمی پەروەردە بێ یا لە دەرەوەی سیستەمی خوێندن بێ بەڵام سەیرەکەی لە کۆمەلگەی ئێمەیە ئایسە مناڵ هەیە لەبەر هەژاری واز لە مەکتب دێنێ حکومەتی شەر ئاگای لێ نیە یا هەر گوێی لێ نیە بە کێشەی خۆی نازانێ کێشەکە لێرە لەوەیە مناڵ لەبەر هەژاری واز لە هیندێنێ نەک لەبەر ئەوەی جیاوازی هەیە لە بین دەوڵەمەندێک و لە بین کوڕێکی هەژارە یا حتاکو مەسەن ئەم سیستەمانەی کە باسە کردگیتۆ سیتەکان لە شارێکی وەکو سلێمانی ئەمە یانە ئەی بەستمەوە بە دەسەڵات بە نادات پەروەری دەسەڵات نەک لەبەر ئەوەی کەوا بڵێن کەسی دەوڵەمەند ئەوێ لەو شێوەیە بژێ شێوەیەکی جیاواز لە کەسێکی هەژار بژێ ئەنی سیستەمەکە ئەتوانم بڵێم خەوشەکە لە سیستەمەکەیایە لە نادات پەروەریەکەیایە لە دەسەڵاتەکەیایە کە دەسەڵاتێک کە حکومڕانێکی نادات پەروەر و نادیموکراسیە ئەگەر سیستەمێکی دیموکراسی بێ وەکو بڵێ دەرفەت بۆ هەموو لایەک یەکسانە بێ
جا حەزمە کرد زیاتر پێداگری یا زیاتر لەسەر ئەو ئیکوەڵ ستارتە زیاتر قسەت بکردایە نەک مەسەن لەسەر جیاوازی لە بینی توێژەکانی کۆمەلگا. دەستان خۆش بێ و زۆر سوپاس. دەستان خۆش بێت. من عەبدوڕەحمان عەلیم. سوپاس کاک مەریوان. وەڵام من پێش هەموو شتێک حەزەکەم بەوە دەست پێ بکەم جەنابەت باسی نایەکسانیت کرد. دیارە کۆمەڵگای کوردی بەگشتی ئەتوانین بڵێن نادادی کۆمەڵایەتی هەیە. پەروەردە بەشێکە لە ئەو نادادی کە هەیە ئەگینا نەخۆشخانەکان وایە بازار وایە ژیان بەگشتی لە وڵاتە بەداخەوای لێ هاتووە و ئەو نایەکسانیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردنە لە شارەکانیشا جیاوازی هەیە. هەر بۆ زانیاری جەنابەت ڕەنگە قوتابخانەیەکی حکومی لە شارێکی وەکو سلێمانیا قوتابیەکانی هەموو پێداویستەکانی بۆ دابین کرابێت بە پێی پێویست، بەڵام لە قەزایە کاوانیە لە لادیەکە هەروانیە کەواتە جیاوازیەکە لە پرۆسەی پەروەردەی حکومی بێ ئەهلی بێت ئەهلیەکانی شەما کێشیان هەیە ئەم جیاوازیار هەیە. و دکتۆر ئەسەلان شتێکی ول لە ڕاستیدا ئێمە دەردەدڵ و دەردەشە زۆرەکەین بەڵام چارەسەر چی بکەین؟ یعنی بەڕێزان با یەک پرسیار لە خۆمان بکەین. ئێمە ئەمەی کە لێرە کۆبووینەتەوە زۆرەمان ئەهلی پەروەردەین. لە ساڵی هەفتاویەکە بەڕێوەبەرایەتێکی گشتی دروست کرا ئەنجومەنێکی باڵای نێشتینە خوێندەواری لە 77 یونسکۆ لە ڕاگەیەنراوێکە بەیاننامەیەکی دەری کە لە عێراقا خەڵکی نەخوێنەوار نەماوە. بەڵام لە 2013 بە پێی داتای وەزارەتی پەروەردەی عێراقی 6 ملیۆن نەخوێندەوار لە عێراقا هەیە دیارە جگە شارەکانی هەرێمی کوردستان. ئێمەش بە دڵنیاییەوە پێما بێ عەدەدەکەمان لە 30,000 بۆ 35,000 کەس دابراوە لە خوێندن. ئێمە چی بکەین بۆ ئەم حاڵەتانە؟ و قسە زۆرە بکرێ من حەزاکەم قسەکان دووبارە کەمەوە و دەست خۆش بێ و بە هیوان چارەسەرێ بدۆزینەوە هەر دەدڵ نەکەین. بەڵێ منیش هەمان قسەی کاکەمەیە بە نسبەت ئەم کۆڕۆکۆبوونەوەانە ماوەی چەند ساڵێکە ئێمە باسی یەکەین و دەدەشەیەکەین و لێچینەوە گرفتەکانی ژەخینە ڕوو بەڵام کەینە سەر چارەسەرەکە گرنگە نییە. لە 2002 پێشتریش ئێمە باسی سیستەمان نەبوونی سیستەمی پەروەردەییمان کردووە لە هەرێمە ئەوە ئێمە ساڵی 2023 ئەیکی چارەسەریکردوان ئەم جیلەشە ڕوا کۆتای پێ هەر نەگە بە نسبەت پەروەردەوە ئێمە لە بواری تەندروستیەوە تا ئێستا بڵێن هەرێمی کوردستان یەکەم پارچەیە یا یەکەم بقعی جغرافیە بە عێراقیشەوە تا ئێستا سیستەمی تەندروستیمان نییە. ئەوە شێرپەنجە هەموو عێراق ئەگرێتەوە بە تایبەتی شارەکانی هەرێم سیستەمێ نییە چارەسەری خۆپارێزی ئەم حاڵەتانە بکە پەروەردەش هەمان شت دەبۆیە داواکارم لە جەنابەت زیاتر لە هەموو کەسێکیش لە کۆڕانە ئێمە بیر لەوە بکەینەوە هەنگاوێ بنین بۆ چارەسەریەکە نەک قسە بەری کێشەکان. زۆر سپاس. وەڵا چی بکرێ زانیانە من لە هەر ماوەی پێشوو لە هەر شوێنێکا قسەم کردووە خەڵکەکە پرس دوای هەموو قسەکان پرسیاریەوەکەن چی بکەین چۆن دەستکاری ئەو دۆخە بکەین. یعنی مەسەن خۆی خاڵی یەکەم بریتیە لە ناسینی کێشەکە ینی خاڵی ژمارەیەک بریتە لە ناسینی کێشەکەەوە یعنی پێم وایە قسەکردن لەسەرەوەی کە سیستمی پەروەردە ئەبێ سەرەتایەکی یەکسان بە هەموو مناڵێکی وڵاتە بەخشێ لێەوە دەست پێەکە. یعنی ئەوە خاڵی سەرەکیەوە بێ بە بەشێک لە هۆشیاری هەر هەمومان و لەسەر ئەساسی ئەوە ناڕزایی دەرببڕین ینی نییە تووڕە ببین ناڕزایی دەرببڕین بچینە سەر شەقام بیکەین بەرنامەی تەلەڤیزیۆنی لەسەر بکرێت ڕۆژئیران وەکو بابەتێکی سەرەکی ناو کۆمەلگایە قسەی لەسەر بکەن بوێ بە گوتار ینی بیکەی بە گوتار ئەوەی بە ئینگلیزی پێوان بیکەی بە دیسکۆرس ینی نییە یەکەم جار تۆ بێت شتێ بکەی بە گوتار اینجا دوایەوە کۆمەڵەیەک بۆ گوتارە دروست دەکەی خەڵکانێک هەمان باوەڕیانەیە و بەرگری لەو باوەڕی خۆیانەکەن لە سوۆسیال میدیا ئەبێ قسەی لەسەر بکرێ لە شوێنی کابێ قسەی ینی ناکرێت تەسلیمی وەزعەکە بی ینی ئەو دۆخی تەسلیمبوونە دۆخێکی خراپە بەڵام ئەو خاڵە ڕاست نییە بڵێن ئێمە سیستمی پەروەردە و سیستمی تەندروستیمانەیە نییە. ئێمە سیستمی پەروەردەمانەیە سیستمێکی زۆر خراپی پەروەردەمانەیە سیستمی تەندروستیمان هەیە سیستمێکی زۆر خراپی تەندروستیمان هەیە ئەزانینە ینی خاڵەکە بەوە دەست پێکات لەوە تێ بگەین
ئەوەی کە لە کوردستانە دروست بووە فەوزان نییە ڕێکخراوە لە پشتیەوە جۆرێکی دیاریکراوە لە عقلیەت و بیرکردنەوە و هەڵسوکەوت و تێڕوانین وانە ئامادەیە و پێویستمان بە ڕەخنەکردنی ئەو عقلیەت و شێوازی ڕوانین و شێوازە کرداریانە هەیە کە ئامادەن لەو بوارانەدا بەڵام بە کۆنکرێتی چی بکرێت یعنی بە کۆنکرێتی ئەکرێت لیژنە دروست بکرێت بۆ بەرگریکردن لەو قسانەی کە ئەمڕۆ بەشێک لە ئێوە کردیان مندێکی من کردم خەڵکانی ترێکا و بەردەوامم شتم بابەتی پەروەردەیە بێ بە یەکێ لە بابەتە گرنگەکانی باسکردن چکە بەڕاستی ئەوەی هەیە ینی بە هیچ جۆرێک قابلی قبولکردن نییە ینی ئەوەی کە لێرەوە گەچمەوە سەرەوەی کاک عەبدوڕەحمان کاڵێ جیاوازی هەر هەیە چارەسەرەیە ینی ڕاستە جیاوازی هەیە ینی جیاوازی لە نایەکسانی لە هەموو کۆمەلگاکانی دنیا هەیە بەڵام زۆربەی زۆری ئەو کۆمەلگایانەی کە نایەکسانیشی تێدایە هینیان ئەو خاڵی سەرەتایی یەکسانیان تایە ینی ئەگەر ئەو خاڵی سەرەتایی یەکسانن تیانە ئەبێ بە جەنگەڵ لەزانینە ینی مناڵێکە لەدایکە بێ مەحکومە بەوەی تا ئەمرێت هەژار بێت تا ئەمرێت توانای پێشکەوتنی نەبێ ئەمە ڕۆژێ دوو ڕۆژ دە ڕۆژ قبولەکرێت بەڵام لە قۆناغێکا قبول ناکرێت و بێت ئەشێت ببێتەوە کاری تەقینەوە شتانە ئەوەی کاک سەلاح وتی باسی ئەوروپای کرد کە خوێندنی پرایڤەتیش لە ئەوروپا هەیە و ئەوانە پەیوەندیان بە قەرەچک و کۆچبەر و ئەو شتانەوە هەیە ئەزانی ئەوروپا هینە ینی کۆمەلگایەکی چینایەتیە ینی نییە چینی کرێکار لە ئەوروپادا چینەکە لە هەموو چینەکانی تری کرێکاران لە دنیادا گەشە کردوترە چینی ناوەڕاستی تێدایە چینی بۆرجوازی تێدایە چینی تێدایە نوخبەی بە گلۆباڵ بووی سەرمایه‌داری هێچگار دەوڵەمەندی تایەوەی مڵتی ناشناڵ شتەکانیان هەیە ینی جیاوازیەکان لە ئەوروپادا تەنها جیاوازی نییە لە بنێوان قەرەچ و کۆچبەر و گروپی پراوێزخراوە لەگەڵ زۆری نەیە بەڵام لەو دەوڵەتانەی ئەوروپا داوای کە ناوی دەوڵەتی یاسایە دەوڵەتی ماف وەکو دەوڵەتی هۆڵندی یا ئەڵمانی ئەوانەی ئەسکەندنافیا ئەو سەرەتا یەکسانە هەیە ینی مەسەن مناڵی دەوڵەمەندێک و مناڵی کۆچبەرێک من کچەکەی من باوکیم کۆچبەر بووم پەناهەندە بووم چوومەتەوێ دایکی هۆڵندیا بەڵام لە پۆلەکەیانە دەیان مناڵی کۆچبەری تری تیا بوو بەڵام مناڵیشی تیا بووە هینی خێزانە هەرە دەوڵەمەندەکانی ئەمستردام ئەوی مەڵتی میلیۆنێرەکان نەزانین ئەوانەشی تیا بووە هەمویان لە یەک پۆلا بوون ڕێگۆکۆ نمونەیە کە باسی لە مناڵی خۆما بوو باسکردن ئەوانە چ مناڵێک باشتر بێت لە خوێندنەکەی زیاتر بەرەو پێشەوە چێ ینی خۆی بینە سەرەکیەکە ئەوەیە تۆ دەرچیت لە یاسای جەنگەڵ ئەوەی بەهێز بخوات بەهێز هەموو شتێک پسە پێدێ بەسەر بەهێزدا و ئەوانەی دەسەڵاتیان هەیە وڵاتەکە بەو شێوەیە دروست پێن و ڕێکی بکەن کە دەسەڵاتەکەی خۆیان زیاتر بەهێزتر و پتەوتر بکات و هینی و خەڵکانی خوارەوە لاواز و لاوازتر آخر شتیشان مەسەلەکە ئەوە نییە کە مەکتەبی ئەهلی لەینی حکومی باشترە ئەوە ڕاستە زانینی ینی ئەو مناڵانی کە لە مەکتەبی هێلیە خوێنن ینی مەسەن زمان فێرە بن خۆی نوقسانی گەورەی تیاریە ینی تۆ ناکرێ مناڵێک لە سلێمانیا پەروەردە بکەی بۆ ئەم کۆمەلگایی پەروەردە بکەی بەڵام هیچ لەسەر کۆمەلگایە نەزانێت زیاتر لەسەر بریتانیا بزانێ تا لەسەر سلێمانی ئەمە ناکرێ ینی ناکرێتکردنەکەشی دەوە نییە پەیوەندی بە قەومیەت و ناسیۆنالیزمەوە بێنە ئەوە بۆ مناڵە ناتوانین بژی لە کۆمەلگایە ینی تۆ هەموو کۆچبەرانی کە چنە دەرەوە بۆ ئەوروپا لەوێ کۆرسی تایبەت وەرەگرن بۆی این بن ئیندیماج بکەن ینی ئامێزان بن لە کۆمەلگاکە بێ دوایی کۆرسی تایبەتی لەو نوعانە بۆ مناڵانە بکەیتەوە بۆی دەمج بنەوە لە ناو کۆمەلگایە ینی مەزەلەیە زانیەوەیان ینی ئەو خاڵی من بەرگری لە یەکەم ئەوە نییە مەکتەبی ئەهلی خراپە نا مەکتەبی ئەهلی باشە ئەوەی پێویستە بردننی باشەکانی مەکتەبی هەلیە بۆ مەکتەبە حکومیەکە و لەوێەوە دروستکردنی ئەو سەرەتا یەکسانەیە زانی ینی معقول نییە تۆ دەیان هەزار سەدان هەزار قوتابی تێ لە قوتابخانە ئەهلیەکانە نییە کە وەکو تۆڵی دڵخۆشی نەزانی نیە وەکو تۆ نەکەر ئەوە ینی مەسەرەن ئەم تاراتە دینیانە چوونەتە ناویان و ینی معقولە تۆ لە مەکتەب مناڵە نێری بۆ مەکتەب لەوێ فێری نوێژکردنی بکەن نوێژ لە دەرەوە خەڵک فێرە بێ ینی لە خێزانە فێرە بێ لە گەڕێکی لە مزگەوتی گەڕەکەکەیا فێرە بێ
چونکە ئیش وەزیفەی مەکتەب ئەوە نییە مناڵ فێری نوێژکردن بکازە نییە ئەمە بەس لەوەیە یعنی ئەو خاڵە باشانەی کە لە ناو سیستمی تایبەتە هەیە ئەبێوانە بە تعمیم بکرێن ینی بچنە دەرەوە بۆ بەشەکانی تری کۆمەلگاکە نەکەوەی تۆ بڵێ خوێندنی هین خراپە خوێندنی ئالی خراپە خوێندنی حکومی باشە نامە بەسەکەی خراپی خوێندنی ئالی نییە بەڵکو بە تعمیمکردنی ئەو فۆرمەیە و تعمیمکردنی ئەو مۆدلەیە لە مامۆستاکە لە مەکتەبی ئەهلیە هەیە تعمیمکردنی ئەو شێوازی مامەڵەکردن و پەروەردەکردنەیە کە لە مەکتەبی هەلیە بۆ ناو مەکتەبە گشتیەکە خۆشویستان وڵا کاتەکە زۆر درەنگە ئەمانەوێت بەس پرسیارە تەوزیحمان ناکەین فریا ناکەین چه پرسیاری هەیە ئەتوانێت پرسیارەکەی کات بە کورتی بۆ ئەوەی باش ئێوارەتان باش من شەو بۆ جەبار سەرۆک بەشێک مەکتەبێکی نەو دەوڵەتیم ناوەکەی ناهێنم هەتا سەعات 4 من لە هەردوو بوارەکەی ئیشەکەم لەوانێ بەقەت هەمووتان هەردوو کێشەکان بزانم دوای ئەوە چمە مەکتەبێکی ئێوارانی تێکەڵاوی بڵم داما و هەر بەجددی داما و من بۆم دوو شوێنە ئیشەکەم چالاکیەکەم هەیە بۆ ئەهلیەکە ئەڵێن فڵان نووسەر بەسەر چاویەت هەر عینن خۆم بۆ هەمان پیج بۆ هەمان کەس بەڕێزگان ئێوارە سعات یعنی ئەڵێن حوتەڵێ هەشتەڵێ نۆ ئەڵێ بەپی مەجاری بەڕێزە چالاکیەکمان هەیە وەڵاهی ببوورە سەفەرەکەم هەر عینەن ڕۆژە یعنی من ئەمێ لە یەک ڕۆژە چالاکیەکە بکەم من لێرە هیچ پرسیارێکم نییە پرسیار زۆر کرا وەڵام زۆر درایەوە ماشەڵڵا ئەم چینەی کە لێرەیە ئێمە ئەتوانین بەم چینە شۆڕشێ بکەین ئەگەر بمانەوێ بەڵام ئایا ئەمانەوێت یاننا ئێستا من خۆم لە مەکتەبێکم هەم لە ناوەندی ناحکمی هەم لە ناوەندی حکمی خۆ حکومیەکە ناحکمی نییە ئەڵم ناوی 4 نووسەرم پێ بڵێ وەڵی وتومە شاعیر ساڵح بێچار کێیە یعنی تەلەبەی ئێواران هەیە 10 ساڵە دابڕاوە هەیە تەمەنی لە من گەورەترە ساڵح بێچار ناناسی ئەڵم شێرزاد حەسەن ئەڵێ شێرزاد حەسەن کێیە یعنی بەڕاستی با هەر هجووم نەکەین بۆ ناحکمەکان تەواو کورت ئەڵێ ئاو بێنە و دەست بشۆ ئەمە دەسەڵاتی لە پشتە ئەمە چاکردنی زۆر قورسە بەڵام ئێستا ئێمە نووسەرێکی وەکو بەڕێزیان من کۆڕ و سیمینار زۆر ئەکرێ ناچینە هەموو کۆڕ و سیمینارێک تەواو قسەی دووبارە شتێک کە چارەسەر نەبێ ئێستا ئەم سیمیناری ئەمڕۆکە کراوە ئەو بەڕێزانەی کە ڕێکیان خستووە با بێن بزانن ئێستا ئەزانن کێشەکان چییە مامۆستا وریا بەڕێستان ئەتوانن لەم هاوینەیە ئەو نووسەرانەی تر کە لێرن چەند سیمینار کرایەوە بۆ مامۆستا ئێمە ناتوانین تازە سیستمێک بە ساڵێ بە 2 ساڵ بە 10 ساڵ بگۆڕین بەڵام تۆ توانی بێیت 10 مامۆستا بگۆڕە 10 مامۆستا 10 نووسەر پێک بێنێ 10 نووسەر 10 شاعیر پێکێنێ کەواتە کۆمەلگاکە لە ناو ناچێ هەمومان قسە ئەکەین من لە ناحکمەکان بە تەلەبەم وتووە تەلەبەیەکم لێرە بە خۆشحاڵیەوە تەخەڕوجی کردووە کە لە ناحکمێکی زۆر تایبەتە وتومە بڕۆ کتێبی فڵان بخوێنەرەوە کوردیەکی پەتیە ڕاستەکە هێناوێتی ئەو نووسەرەکە خۆی بە وشەی ئینگلیزی بەکارهێنا کەواتە نووسەرەکان من ڕێزم هەیە بۆ هەر هەمووتان گلەیەکی زۆرمان لە نووسەرەکان هەیە ئەرکتان هەیە ڕۆڵتان هەیە بەڵام بەڕاستی دەورتانە وەرە مەکتەبێکی ئێواران آخر قسە ئەزان کاتمان نەما خەڵکی تیان نووسەرە من مامۆستام داوەنی من خوێنەرە یعنی کەسێکی زیرەکە دابڕاوە ئەڵم بڕۆ بەڵای فڵان نووسەر وەڵڵاهی نووسەرە شاعیرە نازانم بە تەپیج بە دەڕقم تەلەفۆن من دەستم پێی ناگا یعنی کەسی وای تیالەوانی لە زۆری نەمان خوێنەرتر بێ هیوادارم ئێوەش ئەو چینایەتیان نەهێڵن بەڕاستی زۆر دوورن لە خەڵکەوە حکومەت بە ئێمە چارەسەر ناکرێت خۆ بەڵام ئەتوانین نووسەرەکان لەگەڵ ئەو کەسانەیە ئاش بکەینەوە هیوادارم دەرئەنجامێکی هەبی ئەم سیمینارە هەر نین سیمینار بکەین و دوو قسە بکەین و ڕسم بگرین وەرە ئەو ناوەندە ئێوارانە بزانە چەند نووسەری تایە بزانە چەند شاعیری تایە ئێمە نووسەر و شاعیر نیم من ئەتوانم بەس بیدۆزمەوە ئەڵم بڕۆ بۆ لای فڵان کەس مۆبایلەکەی داخە جوابی نایەتەوە هیوادارم سیمیناری داهاتوو تەنها لەسەر خوێندنی ئێوارانی حکومی بێ بەڕاستی هەژاری زۆرتیە خەڵکی تایە کچی تایە تا 5 ئێوارە نان ئەکا ئینجایە بۆ مەکتەب بەڕاستی ئیش هیوادارم ئیشێکی بۆ بکەین و زۆر سپاس من گۆرانی برایمم بە ناوی خوای گەورە سڵاوی خواتان لێ بێ پێم وایە دایمە من لەم کۆڕانەی ڕێکخراوی ئازادبوونە ڕخنە لە تایتڵەگرم سەرەتا پەروەردە و دەرفەتی تاکی یەکسان سەرەتا کێشە لە چەمچی پەروەردەکە پاشان پێدانی ئەو جان بە مادیە دەرفەتی یەکسان وە کارەساتی گەورە ئەوەیە پەروەردە وەک ئەو چەمکە کە بۆ خۆی بە گشتی هاتووەدا بەزێنرا بۆ ئاستی منهەجی ئیجرایی ناو مەکتەب و کۆمەڵێ بابەت و تا گەشتە تەندروستی و وەکەوەی کاک مەریوان لایەنێکی جێبەجێکاری تەنفیزی بێت بێتە ئێرە بەڕاستی ئەوەی گرنگە بۆ من کاک مەریوان ئەو شتانی لەسەر پەروەردەی منهەجی وترا لە کوردستان واز لەوە بێن هەرچەند بەحسەکەی بەڕێز و منهەجەتی تیانە بوو و قەیرانی ناسنامەی فکری تیا بوو
یعنی کەسێک بۆ ئێمە قساکە بەبێ ئەوەی بزانین بۆ خۆی خەڵگری چ ناسنامەیەکی فکریە چیمان پێ دەڵێ چارەسەر و باگراوندی چیە پاشان ئەم پەروەردەی بە ڕێز باسێکی بۆچی پەروەردەیەکی ئەوەندە مادیە بوونەوەرێک دەرفەتی بۆ ڕێکەخا ڕەخسێنێ پارە پەیداکە ئەبێتە خاوەنی سیارە و شقە و تا دوایی ئەی باشە تو بخۆت لە دەرەوەی ینی نابێ پەروەردەیەکە بێ وەڵامی ژیانیش بداتەوە هەرم پەروەردەی کە جەناب دێخێتە سەرڕێ بۆی بمانگەینێتە جگایەکی مادی ئەی پرسیارە وجودیەکانمان ئەی ژیانمان بۆ خۆت دەزانی لە دنیا بۆ نمونە لە وڵاتانەی تۆ لێ زۆربەی لەسەر سیستمی داروینی تەماشای دنیاکە ینی بنەڕەتە پەروەردەی بن لە کالیفۆرنیا یەک مامۆستا هاتە ژوورەوە باسی دیزایانی مەزنی کرد بۆ خوێندکارەکان یەکسەر دادگای لەسەرگیرا لە کالیفۆرنیا وتان ئێمە بنەڕەتی ئەسلیمان داروینیزمە چۆن تۆ تیۆرێکی تەقدیمەکەی بۆ سەرنجام تۆ دەبێ لە باری پەروەردە وەک زۆربەی کۆڕەکان لە هەرێمی کوردستان پەروەردەوە تەماشا نەکرێت تەنها ئەو مەنهەجەیە کە مامۆستایەڵێتەوە پەروەردە بۆ ژیان وەڵام دەرەوەی ژیان یعنی ئەمە زۆر کلێنێکی گەورە بوو لە باسەکە و بۆ مەسەلەی ئیسلامیش ئێمە هەمومان کەسوکارمان لە دەرەوەیە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا مەسیحەکانی خەی مسلمانەکانیان گرتووە عیسای فێرەکەن نوێژی عیسای فێرە ئەنی ئەو شتە دینیە یەک شوێن نییە هەمووی کێشەیە بۆیە با بابەتی بی وەک توێژەرێک نەیبەسیتەوە بە یەک شوێنە بدەی لە یەکدین والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاته خۆی پلانی هەیە کەوا مەکتەبەکان لە کۆڵی بێتەوە نەک حیزبێک شتێک لە پشتیەوە بێوان نایانێ مەسرف لە پەروەردە بکەن ئەڵێن پەروەردە ئینتاجی نییە ئێمە ئینسان دروست دەکەین یانوێ بلۆکیان بۆ دروستکەین دیارە ئەوە لایەنێک لایەنێکی تر زۆر باسی مەکتەبی ئەلیتان کرد من مەجموعەیەک دایک و باوک لێرەیە 5 ساڵ لەو لوچنەی وەزارەتا بووم کە متابعەی مەکتەبی ئەهلیمان کردووە حەزەکەم زۆر بە ڕاشکاوانە و بە داتاش کێ بیەوێ بۆ یەنێرم قسە لەسەر خوێندرگای ئاهلی حکومی بکەم یەکەم خراپترین ئاست لە مەکتەبە ئەهلیەکانایە بەڕاستی تەنها بیناکەیان باشە نەختێ سەوزایی بەعزە مەکتەبێکەیەتی و ئەریکەی نیەتی حەزەکەم تەرکیبەی مامەسەکانتان پێ بڵێم زۆربەی زۆری تازە تەعینن یەن مقابلەیەکەکە نەختەی میزیەکەن وەریانەگرن بەڵام ئەی موشتیان پێ نییە و هیچ نازانن لە پەروەردە و بەعزێکیانەگەر بوێرن دەریان نەکەن زۆر تونند و تیژن خۆشەویستی نابەخشن هیچ شتێکیان پێ نییە ئاستی پەروەردەییان نزمە هیچ بیرمەوە چەند ساڵە خوێندنی پەروەردەی لەم شارایەوە من مەسئولیان بوو سەردانم کردوون وەکو مشریفی فیزیا وەکو تیمی وەزارەتیش هیچ بیرمەندێکم نەدیوە لە سیاسیەکان یا تەلەبەکان بکەون ئەگەر دانەدانە تەلەبەی زیرەکیشی تیا بێ مناڵێکی فەقیری وەکو مناڵەکەی حاجی حەبیبە یعنی خەڵکی زۆر مهمی تیا دەرنەکەوتووە کە ئێمە فەرقی بکەین نەختەی میزیە زانن میزیش وەکو مامەساوریان ڕوونی کردەوە پڕ ئەو خەڵکانەی سجنەکانە لە میزیزان و فرسێکیش نایانێ بۆیان و بەعزێ مەکتەبی تایە بەڕاستی سلێمانی مەزهەبی و سیاسی و شتی ترن یعنی مەبەستیان لە دواوەیە زۆریشی چاولێکەریە کە مناڵە خاتە هیوادارم من 43 ساڵ لە بواری پەروەردا بووم و نەختێکیش لێ زانم 4 مناڵم هەیە یەک فرسم لە کەسیان ئاسەرف نەکردووە خۆ گەرە و مەکتەبانە ئەو شتە مویمە بوونایە کە جەنابتان باسیەکەن من مناڵەکانمە بردەوێ بەڕاستی خۆم لە ناویان لەبەرەوە هیوادارم غەڵەت تێ نەگەن و ئابزان ئەوانە شەهادە و بزنستان بۆیەنن طبعا شتێکی تریشەیە ئەوانە هیچیان مختبەراتیان نییە بەدەیان جار عقوبەم داون لەسەر نەبوونی موادی مختبەرات و کە بچن شتی پراکتیک بکەن کەس لە وەزارەت شتەکانیان کوژانوەتەوە عقوبەیان نەداون مشکلەی ئێمەش مشکلەی خوێنەوار و نەخوێنەوار نییە جەنەرال شوارسکۆف عەقید بوو حربی خلیجی بردە بەڕێوە ئێمە 40-50 هزار عەقیدمان هەیە ئەلف بە تێڵا ئازانن ئەوە چ مشکلەیەکە نظامی سیاسی خۆی نظامی سیستمی خوێندن و ئیجتیماعی و هەموو شتێکی لەناو بردووە لەبەرەوە عەلاقەی بە پەروەردە نییە پەروەردە شەر ئەوان تێکیان ناوە سپاس بۆ هەموو لایەک بە خێراتتانە ئەزانینەوە ئەو خانمە باسی ڕۆڵی ڕۆشنبیری کرد منیش ئەمان بڕوامەیە ئەزانی یەکێک لەو کارانەی کە ڕۆشنبیران ئەبێ پێویستن یعنی ئیشکردن لەسەر ئەو کێشە گەورانی کەم کۆمەلگایەتی
و بێدەنگ نەبوونە و دەرگیربوون لەگەڵ ئەو تەحەدا گەورانەی کە لە 20 ساڵی ڕابردووە لەم کۆمەلگای دروست بوو ڕاستە زانی ئەوەی دۆستەمان لەسەر پرسیاری وجودی و داروینیزم و مەسیحی و ئیسلامیەکانی ئەڵمانیاوانە هیشکالیەتی گەورەی تیانە مەجای ئەومان نابەگەر کرات لە فرسەتێکە لە شوێنیچکە وەڵام دەمەوە ڕەنگە بکرێت ڕەنگە مەگەر بەزەوە بڵێم زانی کۆمەڵێک وێنەکردن بۆ سیستمی خوێندنی ئەوروپی و ئەمریکی ومانەیە هەمووی ئایدۆلۆژی و هەڵەیە یعنی چی بنەمای سیستمی خوێندن لە ئەمریکا لە ئەوروپا داروینیزمە ئەم قسەیە نییە ئەم قسەیە هیچ شتێک نایسەلمێنێ و ناڕاستە و لە هۆڵەندا دەیان قوتابخانەی تێدایە کە موسڵمانن مەکتەبی ئیسلامی تایە مەکتەبی مەسیحیتایە مەسیحێت و ئیسلامیت بەڵام لەوێ ئیسلامیەکان فێری جیهادیان ناکەن فێری ئەویان ناکەن ڕقیان لە ئەشعری بێت ڕقیان لە نازانم چی بێت لەم تیاری تر بێت بەڵکو ئەو پرۆگرامی کە لە هۆڵەندەدا هەموو مناڵێک بێ بیخوێنێت ئەیخوێنێت لە پاڵیا کۆمەڵێک دەرسی تایبەتی هەیە لەسەر مێژووی دینەکان و شەرحی ئیسلامەکرێ بە شێوەیە کە لەگەڵ سیستمە سیاسەکە بگونجێ بە هەمان شتە بە نیسبەت مەکتەبی مەسیحیەوە ینی دەرسێکی تایە لەسەر مەسیحیەت بۆ نمونە لەوە تێپەڕ ناکەیانی نییە وە شتێک نییە ناوی ئەوە بێت لەم ئایدۆلۆجیایەکەی لەم مەکتەبە جیاوازە لە ئایدۆلۆجیای مەکتەبەکەی تر شتی لەم ئەم شتانە لە ڕاستیە لە خەیاڵی هێزەکانی ئیسلامی سیاسی منتیقە هەیە یعنی نییە جارێک جۆرێک لە تەبسیطکردن و سادەکردنی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی کولتوری و موسساتی غەربی هەیە کورتێکەنەوە بۆ یەک وشە و وشەکەش نییە لە عقلیەتی خەڵکی وڵاتی ئێمە یەکسانە بە کوفر و یەکسانە بە لە ئیهمالکردنی دنیای ڕۆحی و ئەو بزوتنەوە دینیانەی ئەمڕۆ لە ئەوروپادا هەیە لەم ناوچەی ئێمەدانە زانی ینی بزوتنەوەی دەیان بزوتنەوەی دینی تێدایە کە سەدان هەزار خەڵک کۆکەنەوە لە مەلعەبا لە کەمپی گەورە گەورەیە بەڵام دین لەوێ مانەکانی گۆڕاوە ینی دین لەوێ نییە کەس باسی دەوڵەتی جێدی ناکە کەس ناچێت لە مەکتەبە خەڵک فێری نوێش بکە کەس ناچێت لە مەکتەبە مناڵ فێر بکە بڵێ ڕسمکردنی سەری ئینسان حرامە کەس ناڵێ مۆسیقا لە دین دووردەخاتەوە زانی نییە ئەم فۆرمانە لە دینداری لە وڵاتی ئەماکات چناو سیستمی خوێندنەوە وێرانیەکەن ینی بەشەرێکت بۆ دروست دەکەن ڕقی لە کەسێک بێ لە خۆی دەچێت بەشەرێکت بۆ دروست دەکەن پێی وابێت هەر کەسێک وەکو ئەو دینەکەی وەکو دینی ئەو نەبوو لەو نزمترە ئەزانی ینی ئەم لە کاتێکە وەزیفەی سەرەکی سیستمی پەروەردە بریتە لە دروستکردنی بەشەرێکە توانای قبولکردنی جیاوازی هەبێت توانای قبولکردنی ڕخنەی هەبێت توانای جۆگرتنی هەبێت ڕێزی ئەوەی تیاابێ ماف ڕێزی ماف لە ڕێزگرتنی مافی خەڵکانی تری تیاابێ زانی ئاخر شتیش ئەوەی قوتابخانە ئەهلیەکان باش نییە ئەوەی کە بڵای من نازانم ینی نازانم باشە یا باش نییە بەڵام ئەوەی کە بیستیت مەسەرەوەی کە خانمەوتی لە قوتابخانەیەکە 1650 قوتابی هەیە ئەوە لە هینا نییە ینی مەزە لە قوتابخانەی ئەهلیان نییە مامۆستایەک بۆ چەند تەلەبە و من خۆم چوومەتە یەک دوو قوتابخانە لەم قوتابخانە ئەهلیانە شێوازی دروستکردنەکەی زۆری فەرق نییە لەگەڵ ئەو قوتابخانەی کچەکەی من لە ئەمستردامە چۆ ناوی ینی فەزای پۆلەکە جارێش ڕێحلەی تیانە بۆنەوە وەکو ئەوەی کە من لە قوتابخانەی سەرەتایەکان بوو زۆربەی زۆری مێزە و بە دەوری مێزەکانە کورسی دانراوە تەلەبەکانە بێ ینی بەڵام نازانم ئەوەی ڕەنگە تۆ لەوە بوارە لە من شارزاتر بیکاڵی باشتر نییە ڕەنگە وا بێزانی نیە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزان لێرەدا کۆتایی بە دانیشتن و بە کۆڕەکەمان ینی سپاس بۆ دکتۆر مەریوان هیلاکمان کرد زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش بۆم وتان بە هیوای جارێکی تر لە چالاشێشکایەکتر ببینین.